بەناوی خۆی بەرز و بێ هەوتا سڵاوتان لێ بێم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەورم لە پرۆگرامێکی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم دانیار بە کۆمەڵێک تەور و بڕگە بابەتین و جیاوازەوە هاتوونێتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە بابەتەکانی خۆشمان جێگای سولو و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. دەستخۆشیدا سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان هەر جێگەیەگەن هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین. ئازان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردن لەو تۆرانی کا پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە چۆنیەتی و شێوازی بەکارهێنانی گۆشت دەکەین زانین ڕێگا دروستەکەی هەڵگرتنی گۆشت بە چ شێوازێکە و هەروەها دەبێت تا ماوەی چەندێک گۆشت بمێنێتەوە لە نێو بەفرگر و نێو لێزەرەکاندا و هەروەها باز لەوش دەکەین کە باشترین شێوازێک کە گۆشتی لێ بنێت یاخود دروست بکرێت کام شێوازێ و کامیان زۆر تەندروستە بۆ مرۆڤ. تەوری دۆمی بەرنامەکەماندا باز لە ئاماری قوربانی کردنی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین دەزانین کە ساڵانە دەستگای خێرخوازی بەخشین قوربانێکی زۆر دەکات و پێشکەش بە کەسانی کەم دەرامەت و خێزانە کەم دەرامەتەکانی دەکات. زانین ئەم ساڵ شێوازی دابەشکردنەکەیان چۆنی بوو و میکانیزمەکانی قوربانیکردنەکە بە چ شێوازێک بۆ لە تەوری سێمی بەرنامەکەشماندا باز لە خولێکی هاوینە دەکەین کە بۆ مێرد منداڵان کراوەتەوە کە خولەکە باز لەوە دەکات کە مێرد منداڵان و منداڵان ئاشنا بکرێن بە فرمودەکانی پێغەمبەری عزیزمان صلی الله علیه وسلم و لەو تەورێشماندا باز لەو دەکەین کە بزانین تا چەند گرنگە خێزانەکان ئاگاداری منداڵەکانیان بن و ئەم جۆرە خولانە چ کاریگەریەکی دەبێت لەسەر ڕەفتاری منداڵان و تا چەند دەبێتە هۆکارێک بۆ شارەزابوونیان لە فرمودەکانی پێغەمبەری عزیزمان صلی الله علیه وسلم. بەڵێ دەستخۆش بەڕێزان لەگەڵم تەورانەدا کۆمەڵێک بڕگە بابەتی دیکەمان دەبێت سەرەتاش دەچینە لای ڕەوشی کەش و هەوای سەرجەم شار و شارۆچەکانی یاریمی کوردستان فەرموون با پێکەوە بینەری. دووبارە سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان دەزانین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی سنەتی قوربانیکردنەوە هەوڵاتێکی زۆر خێزانەکان گۆشتێکی زۆریان لە نێو ماڵەکانیاندا کۆ کردوتەوە. لەم تەورێماندا باز لە شێوازی هەڵگرتنی گۆشت دەکەم زانی تا چەند گرنگە تا چەند مودەتی دەبێت لە نێو بەفر هەڵگردا هەڵبگیرێت وەروەها شێوازی بەکارهێنانی دروست بۆ کامەیە کە بەکاربێنێت و ڕێگایەکی تەندروست بێت و زیانی بۆ تەندروستی مرۆڤ نەبێت. گفتوگۆ دەکەین لەوبای لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر تارێق عەلی پزیشکی ڤێتەنەری تایبەتمەند. کاک دکتۆر زۆر زۆر سپاسان دەکەم. کاک دکتۆر دەزانین کە لەم چەند ڕۆژی ڕابردوودا گۆشتێکی زۆر کراوەتە قوربانی بە دڵنیاییەوە لە تەواوی هەرێمی کوردستاندا کۆنتڕۆڵ ناکرێت مەسەلەن هەموو ئەو ئاژەڵانە لە نێو کوشتارگەدا سەر ببڕێنیان ئێمە لە کۆنتڕۆڵ دەرچەوە خۆشتان ئاگادارن. لەوانەیەشە زۆرێک لە خێزانەکان نەزان ئەم گۆشتە تەندروستە یاخود نەخۆشی نییە. پێشەکی دەبێ بزانم
گۆشتەکە دێتەوە بۆ ئەو خێزانانە هیچ نیشانەیەکی هەیە کە ئەم گۆشتە تەندروستە بەکاردێت یان هیچ شتێکی لە نێو گۆشتەکە تا دیار بێت کە ئەو کەسە بەکاری نێنێت. بەڵێ پێشێکی زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ کەناڵەکەتان کە بە ڕاستی گرنگێکی زۆر تایبەتێن بە مەسەلەی بواری گۆشت بەنسبەت قوربانیکردنەوە کە ئێمە هەموو ساڵێکێکە لە سونەتەکانی ئاینی ئیسلام ئێمە قوربانێکی زۆر ئەکرێ. ئێمە لە ڕگەی کەناڵەکانەوە ڕاماگەیانەوە ئەو هاوڵەتی کە قوربانیەکە ئەنجامەدا لە کوشتارگاکاندا ئەنجامی بدا بۆ ئەوەی پشکنینی پێویست بۆ ئاژەڵە ئەنجام بدرێ. ئێمە نەخۆشێکمان هەیە کە نەخۆشی ڤایرۆسی تای خوێنبەربوونە لەخوا بەزابێ هەتا ئێستا لە سلێمانی ئەم نەخۆشیە بتوان بڵێن تۆمار نەکراوە. ئێمە ئەوش ئەکەوێتە سەر ئەوەی کە هاوڵاتیان کە بەڕاستی پاپەند بوون بۆی کە لە کوشتارگاکانەوە لە شوێنە ڕسمیەکانەوە ئەو کۆشتێک کە بەکارێنن گۆشتێکی مۆرکراوە بێ کۆشتە بێ کە کێشەی نەبێ. ئێستا لەگەڵەوەی کە جەژنی قوربانی پیرۆزمان تێپەڕان بە دڵنیاییەوە ئێمە لە کوشتارگاکان ئەوەی کە ئاژەڵ سەربراوە دڵنیام کە ئەگە بڵێن بەقدر ئەوە یان زیاتر لە دەریشەوە سەربراوە. ئێمە لە 4 ڕۆژ لە کوشتارگاکانە بە کامل ستاف و ئێمە داوامی خۆمانمان بەجێگەیاندووە پشکرینمان بۆ پێش سەربڕین دوای سەربڕین کردووە. بەڵام بێگومان ئەگەر ئەم کوشتارگە لە ناو ماڵەکانە سەربڕێ ئەم پشکنینەی بۆ ئەنجام نادرێت. جا لە بڕە من هاوڵاتیان وشیارەکەمەوە ڕێنمایانەکەمەوە کە وەکو بەڕێزت ئاماژت بێکرد چ نیشانەیەک لەسەر گۆشتەکە هەبێت چکەمە بەڕاستی من نەخۆشی تای خوێنبەربوونمانەیە لەوانەیە ئاماژی پێکرا بێ پێشتریش هیچ نیشانەیەک لەسەر ئاژەڵەکە دەرناکەوێت. پێشەوەی کەم ئاژەڵە لە کوشتارگەکانە سەر ببڕێ ئێمە پشکنینی پێ سەربڕینمانەیە لەو کاتەیە گەنەبوونی گەنە مشەخۆتیک لەسەر ڕووکاری دەرەوەی ئەم ئاژەڵەیە کە یەکێکە لە هۆکارەکانی توشبوونی تای خوێنبەربوون چکە هۆکاری سەرەکی توشبوون بۆ نەخۆشە ڤایرۆسیا گەنەیە. ئێمە لە کوشتارگاکانە تەبعاً ڕێگەنیان ئەم ئاژەڵە سەر ببڕێ بەڵام بەداخەوە ئەگەر لە دەرەوە بێ بە هیچ شێوە پشکینەکە ئەنجام نادرێت. دوای ئەوە هەنێ نەخۆشی ترمانەیە کە بەڕاستی ئەستەمە هاوڵاتی بتوانێت هاوڵاتێکی ئاسایی ئەو نەخۆشیە جا بکاتەوە بە چاوی خۆی بیبینێ. ئێمە نەخۆشێکی کرمان هەیە نەخۆشێکی پەڕسایتمانێک کە پێڵێن سارکۆسیس کە من ئەتوانم بڵێم لێرەوە بە هاوڵاتیان ڕابگەێنم ئێمە لە ڕۆژی یەکەمی جەژنی قورباندا کە دەستگای خێرخوازی بەخشین لەگەڵ دەستگای خێرخوازی ڕابطەی ئیسلامی نزیکەی بە هەردوو لایەنەوە بزان 6 عەدەدێ لە ئاژەڵی وردیان هێنا بێ لە ئاژەڵی گەورە لەو عەدەدە لەو ژمارەی ئێمە نزیکەی 50 بەرەو ژوور ئێمە لاشە بە تەواوەتی ڕەفزمان کردووە بەهۆی بوونی سارکۆسیستەوە کە سارکۆسۆکە ئاماژمان پێکرد پەڕەسایتە کرمێکە کە لەسەر لەبەی ئەم ئاژەڵە ئەبیرێ. زۆر باشەکە زۆر ببوورە ئەم نەخۆشیێش بە شێوەی تای خوێنبەربوون مەترسی هەیە خودەوێت کە هاوڵاتیان گوێ بۆ نەخۆشیەکانی ترنە تەنها چاویان لەسەر ئەو نەخۆشیەیە کە بەربڵاوە لە ئێستا ئەتای بەربوون باسەکرێت. بە دڵنیایەوە هەموو نەخۆشیەکان ینی کاریگەریان لەسەر تەندروستی مرۆڤەکانە بێ. ئێمە لە کوشتارگە کە کاری خۆمان ئەنجامەدەین زیاتر مەبەستمانە ئەو نەخۆشیانە کۆنتترۆل بکەین چ بەکتریایی بێ چ ڤایرۆسی بێ چ مشەخۆری بێ پەڕستات بێ کە بە نەخۆشی بەڵێ کە بە نەخۆشی مرۆ ئاژەڵیەکان ناسراوە باتە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤەکان بۆ هاوڵاتیەکان ئەگوازرێتەوە. ئەو نەخۆشش کە باسمان کرد ئەو سارکۆسیستە بەڵێ بە دڵنیایی زەرە لە تەندروستی هاوڵاتیانەیە کە لایەن دوای بچینە سەر خاڵەکان لێرە هاوڵاتیان وشارەکەمەوە ئاگاداریانەکەمەوە ئەو گۆشتێک کە لە بەردەستیانە کە لە قوربانی بۆیان ڕۆشتووە هەوڵ بن زیاتر ئەو کۆشتە بکڵێنرێ چکە بەڕاستی زۆر باشەکە تۆ ببێنە سەر ئەو شێوازی هەڵگرتنە بۆ نمونە ئێستا گۆشتێکی زۆرێ بۆیە لە ماڵانێکەوە تۆ چاکی ئەەکەیت سەرەتا بخرێتە فرێزەر باشترە یان ئەوەیە پێشتر بکڵێنرێت. یانەوە یەکسەر بەکار بهێنرێت. بەڵێ ئەگەر ئەو هاوڵاتی نیازی ئەوەی هەبێ ئەم گۆشتە بۆ ماوەکی درێژ هەڵبگرێ بێگومان بخرێتە ناو بەفرگرەوە واتە بخرێتە ناو بەستێنەرەوە. ئەوی شێوازەکی شێوازی تایبەتی خۆیە کە هاوڵاتیان ئەبێ بەم شێوازە هەڵی بگرن. وا باشتە ئەو هاوڵاتی کە ئەو گۆشتە پارچە پارچە ئەکات لەسەر تەختە بیکات تاوەکو لەسەر پلاستیک چکە بێکومان بەبێ توێژینەوەی کە لە زانکۆی ویسکۆنسی ئەمریکیەوە ڕاگەیەنراوە گەشەکردنی بەکتریاکان لەسەر پلاستیک خێراترە بە تایبەتی بەکتریای سالمۆنێلا کە هۆکارێکی سەرەکی بۆ توشبوونی بە نەخۆشی گرانەتا کە بێگومان هەومان ئەو ئاشنان بۆ نەخۆشە و زۆر بڵاوشە لە ناو هاوڵاتیانە و پێویستە ئەو تەختەیە ئەو پلاستیکی و هاوڵاتی کە بەکارێنێ لە دوای هەموو پارچە پارچەکردنی گۆشتکردنی لەتنی گۆشتەکە ئەم تەختە بە جوانی پشۆرێ وشک بکرێتەوە و ئەنجا هەڵبگیرێ. بەنسبەت ئەوەی ئەگەر گۆشتەکە و هاوڵاتیە بەشێو بۆ ماوەیەکی دوور و درێژ هەڵی بکرێت کە بێگومان ئێمە ماوەی گۆشتەکان بە پێی جۆری ئاژەڵەکان جیاوازە
ئاژەڵ مەسەن لەگەڵ پەلەوەرەکانە لەگەڵ مریشکە ئەمانە هەمویان جیاواز ئێمە لێرە تەوەرەکەمان باسی گۆشت دەکەین گۆشتی سوور بۆ ئەوەی کە بەها خۆراکێکی لە دەستنەیە ئەو قیمە خۆراکی کە هەیە ئەو حاڵەتەکە ئیسفادی لێ بکە وا باشترە لە 3 مانگ زیاتر لە ناو بەفرگدا هەڵ نەگیرێ خۆی ئاسایە هەتا 8 مانگ تا ساڵێکی ژەڵ بیگیرە بەڵام بەدڵنیاوە بەپێ وردە لەگەڵ کاتە تێپەڕبوونی کاتە ئەم بەها خۆراکی ئەو سووری کە ئێگەێنێ باوڵاتیان بەها خۆراکێکی لە دەستەیە کاک زۆر جار دوای بۆ 3 مانگ زیاتر کە دەری هێنی ڕەنگی گۆشتەکە گۆڕاوە ئایا ئەمە بە کەڵکی خواردن دێت بەڵێ ئەگەر ئەو هاوڵاتیە ئەو شێوازی هەڵگرتنی دروست بێ بەڵێ بە کەڵکی خواردنە شێوازکەوێک ئەو هاوڵاتی ئەو گۆشتێک کە پارچە کرد بیکاتە ناو دەفرێکی پلاستیکیەوە هەوای ئەو دەفرە پلاستیکیە ئەو دەفرە بە تەواوەتی هەواکەی دەرکا چکۆ بێکمان بوونی بێگومابوونی هەوا لەنا ئەو دەفرەدا شوێنێکە ئینڤایرۆمنتێکە ژینگێکە بۆی کە بەکتریاکان تایە گەشە بکەن زائیدەن ئەوەنە بەکار بێنە ئەو هاوڵاتیە ئەوەنە خەزم بکە کە هەر جارە دەری هێنا بەشی یەخوانی بکە یعنی جارێکی تر نەتوێتەوە بیخاتەوە ناو بەستێنەرەکەەوە زائیدن لە دەرەجەی ناقز دەبە دەرەجەی بەفرگر بڵێن مجەمیدا لە ناقز 12 بۆ ناقز هەژدەیە ئەگەر ئەم گۆشتە بەم شێوازە هەڵگیرا بەم شێوازە تەندروستە لەنا ئەو دەفرە پلاستیکە کە و ئاماژەمان پێکرد هەواکەی دەربگرێ بەڵام لەگەڵ ئەوشتا ینی بڵێن بەشی چەوری گۆشتەکە لەسەرەوە بێ لە بنی دەفرەکانە بێچکە چەوری کە لەگەڵ بنی ئەو دەفرەیە بۆ ئەو شوێنی کە ئەو قاپی کە دیات هەڵگرتووە کە پێوی لکە بێگومان ئەمەش خۆی لەوانەی بێتەوە ئەوەی کە بەکتریا لێرە گەشە بکە چکە جەوری ینی وەکو ژینگەیەکی زۆر باشە بۆ کەشەکردنی بەکتریا ئەبێ ڕووکاری چەوریەکە لەسەرەوە بێ تاوان گۆشتەکە پێشتر لە هەشتێکی نەخوازرا پاکی کاتەوە زائیدەنەوەکو ئاماژەمان پێکرد ئەو بەشێک کە دەری ئێنێ ڕۆژانە ئەوەنە بەکاربێنێ ئەگەر کارەبای لەسەر نەوشێتەوە چکە بەداخۆمە لە وڵاتەکان نەجار تووشی ئەو کێشەیە بێ کە کارەبا ئەبڕێ ئەگەر کاربان نەوشێت دەتوانێت تا 6 مانگ ئەم گۆشتە هەڵبگیرێت زۆر باشە کاک دکتۆر دەمەوێت ئاماژە بە وردی ئاماژە بەوەکی کە وت باشترە گۆشتەکە بکوڵێنێت کەمی کە خەڵک هەیەی وەنەی کاتە قوربانی نەیکاتە قیمە لەبەری کە نازانێت ئایا نەخۆشی تێدایان نەخۆشی تێدا نیە بەکتریاکان بە کوڵاندن لە ناو دەچن بۆ لە 100 پلەدا زۆرجە باز لەو دەکرێت کە بگاتە 100 پلە بەرەوسەرەوەی تر بە موو شێوازێک هیچ بەکتریا یاخودی شتێکی خراپی تێدا نامێنێت وە بۆچی باشترە بیکەین بە ینی بە کوڵاندن بەکاری بێنونیکین بە قیمە ینی بە قیمە ئەو بەکتریانە لە ناو ناچن بەڵێ بێگومانم وەکو ئاماژەمە بکە چ نەخۆشی بەکتریایی بێ چ ڤایرۆسی بێ چ پەرەسایت بێواتە مشەخۆرەکان بێ باشترین کار کە هاوڵاتیان ئەنجام بدەن بۆ ئەوەی دوور بن لە نەخۆشیەکە ئێمە تەمان باسی کوشتارەکەین کە لە دەروی کوشتارگا سەرۆبرێ چکۆ بێگومان ئێمە لە کوشتارگاکان هەموو پشکنینێکمان ئەنجام ماوە بە دڵنیایە ئێمە هاوڵاتیان دڵنیاکەینە ئەو کۆشتێکە لە کوشتارگان مۆری کوشتارگاکانی پێوەیە کۆنتترۆل کراو لە هەموو نەخۆشیە ئەو هاوڵاتێک کە ئێستا و گۆشتە بە شێوەی قیمە بەکارێنێ چکە بێگومان قیمە یان برژاندنی گۆشت بتەوێت نەتەوێت گەرمی پێویست ناکاتە ناو ئەو گۆشتە بە تەواوەتی بە هەموو چکێمە لەوانێ مەسن گۆشت برژاندمان هەبێ بەس ڕووکاری دەرەوەی ببرژێ لە کاتی قیمە چ بکرێت بە کەباب چ بکرێت بە هەمبەرگر ئەتوانین بڵێن فاست فوتەکان بە شێوەیەکی گشتی ئەمانە ئەگەر بەم شێوەیە ئەو گۆشتە پشکنینی بۆ نەکرابێ بۆ هەیە ئەم بەکتریای لەسەر ئەم گۆشتە مێنێتەوە بەڵام ئێمە زۆربەی نەخۆشیەکان چ بەکتریایی چ ڤایرۆسی لە پلەی کوڵانە کە زۆر جار ئەکاتە سەروی دەرەجەی 70 دەرەجە ئەم سارکۆسیستەکە لە ئەوەڵە ئاماژەمان پێکردکەوتمان مشەخۆریە بە دڵنیای و لەو دەرەجە گەرمایە ئەم مشەخۆرە ئەم نەخۆش بەم بەکتریانە ئەم ڤایرۆسانە لە ناو ئەچن بۆیە بۆ ئەوی هاوڵاتیان بە دوور بن لە ئێستاە کە هەموو هاوڵاتی دڵنیام لە هەموو ماڵێکا بەشێکی باش قوربانی هەیە بۆی لەو کێشە بە دوور بن تەندروستی خۆیان پارێزراو بێ ئەو گۆشتێک کە بەکاری هێنن وا باشترە بکوڵێنرێ یعنی بگاتە دەرەجەی هەشتا بەرەوسەر بە هیچ شێوەیەک بە شێوەی برژاندن چکە ئێسمە لە وەرزێکان کە وەرزی بڵین هاوینە وەرزی سیاحەتە زۆر هاوڵاتیمانێ مەسەلەن ئەو گۆشتە بە نیەتی برژاندن کە برژاندنیش خۆی بەتەواوەت بڵێم لاینێکی تایبەتی هەیە هێڵێکی تایبەتیەکە توانین بڵێن لەسەر ئەویش بدوێن ئەگەر کاتێ بێ لە بەرنامەکەی بەڕێستانە پێویستە ئەو گۆشتە نە بە شێوەی برژان نە بە شێوەی قیمە چکەمە زۆرجە هاوڵاتی کە هەیە ئەو گۆشتی کە بۆیە چێ گۆشتی ئاژەڵی گەورەیە مەسەلەن ئەیکا بە قیمە بەڵام ئەم ساڵ منۆکو ئاماژەم پێکرد بەس لە یەکەم ڕۆژە لە کوشتارگەمە ئەم ئاژەڵانەمان سەر بڕیوە کە من دڵنیام ئەم ئاژەڵە ئەگەر لە دەرەوە سەر ببرێتەوە چە بڵم 2 ئەوەنە و 3 ئەوەنە لەو ژمارە لە دەرەوە سەر ببرابێ هیچ پشکنینی بۆ نەکرابێ ئەمە بەدەر لە لاشە ئێمە بەدەر لاشە اینجا ئەندامەکانی ناوی شمانەیە کە بەڕاستی جگەرە گورچیلەیە دڵە ئەمانە زۆر جار هاوڵاتی هەر بە شێوەی ڕئیسی یەکسەری کە بۆیە ئەیبرژێنێ ئێمە توان بڵێن جگەر
ڕاستە سوودێکی تەندروستی زۆر زۆری هەیە بەڵام ئەگەر جگەرەکە جگەرێکی تەندروست بێ ئەگەر جگەرەکە هیچ کێشەیەکی نەبێ. زۆر باش کاکتۆر باسی لەوە کرد کە لە ئێستا زۆربەی خەڵکی گۆشتێکی زۆریانەوە کە ئەچنە دەرەوە ئەی بنەی برژێنن سەرتا و گۆشت ئەخرێتە ناو مجەمیدە بێ سەلاجە بێ هەڵەگیرێت ئایا ئەم ماوەی ئەو چەند ڕۆژێک کە لە ناو مجەمیدەیە کە ئەی بەستێت ئەتوانین بڵین کە ئەمەش سوودێکی بێت یاخود ئەو نەخۆشیانی هەر شتێکی لەسەر بێ ئەم گۆشتە لە ناوی ئەبات ینی ئەو بەفر هەڵگرە بەڵێ بەنسبەت بەستنەکەەوە ئێمە نەخۆشی مشەخۆریمانە کە پێڵێن سیستی سێرکەس بۆ فزواتە کرمی شریتی ڕەشەوەڵاق سیستی سێرکەس ئۆفیسمان هەیە واتە تەمان کرمی شریتە بەڵام لە مەڕ و بزنە بەتابەتی لە مەڕە بێگومان ئێمە بەستن یەکێکە لەو کارە گرنگانە کە ئێمە زۆر گرنگی پێین کە زۆر ئاماژەی پێین بەستن لەو دەرەجەی کە ئاماژەمان پێکرد ناقص 14 بۆ ناقص 18 بێگومان سوودێکی زۆر زۆر باشی ئەبێ وەکو چۆن ئاماژەمان پێکرد کە لە کوڵانەکەیە ئەو پەڕەسایدە لە ناو ئەچێ بەستنەکەش بڵێ لە بەستنەکەش بە هەمان شێوە ئەو کرمی کە باسمان کرد کرمی شریتی ڕەشەوەڵاق ئەو کرمی کە لە ئاژەڵی وەردابێ بەتەکید لە بەستنیشە ئەویش لە ناوچێ بەڵام ئەو کە بۆ برژاندن بەکارێنێ زیاتر ئێمە گۆشتی فرێشی پێڵێن چکە فەرقی هەیە گۆشتێک لەگەڵ بەفرگرێک بێ لەگەڵ گۆشتێکا کە فرێش بێ ئێمە فرێشی ئەبێ کە هەڵمانگر ماوەکەی لە سفر پلەی سەدی بۆ ناقزیەکە تاوەکو چواریش برین لە وەکو سەلاجە لە سەلاجە بەڵێ بەڵێ ینی سەرمایەکی بەسەر هاتی وەکو لە ناو بەڕادا بێ ئەمە ئەتوانین ئەم گۆشتە لە ماوەی 48 کاتژمێرێتەوە 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ ئێمە ئەم گۆشتە بەکار بهێنین دەم و دەست کە سەری بڕن خۆن ئەمە چه زیانێکی دەبێت بەڵێ مەسلەی ئەوە ئێمە هاوڵاتی خۆمان بە ئام بڵێن کەسەم لە کۆمەڵی کوردەواری لێرە ئەژین خەڵک حەزی لێتی گۆشت بە فرێشی بخوا چ گۆشت چ مریشک بە فرێشی بخوا بێگومان ئەگەر ئەو گۆشتە تەندروستیش بێ ئەگەر پشکنراویش بێ وا باشترە لە ناو سارکراوە بێ ئەنجا بەکار بێنێت چکە بێگومان ئەو گۆشتە ئەگەر خبرێتە ناو ئێمە لە کوشتارەکە کە بڵێن ئیشی ئێمە ڕۆژانەمانە ئەو کوشتاری کە سەر ئەبرێت تاان پێش ئەوە ڕێز ئەترێ بەم ئاژەڵە واتە ئیسراحەت دەترێت بەم ئاژەڵە بۆ ئەوەی مادی کلایگۆچینی پێویست کە لە شایەتی بۆی بگەڕێتەوە چکە بێگومان کە ئاژەڵی ئەگوازیتەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بێگومان مەسەن تۆ ئەو کەسە ڕاوی ئەنێ و ئاژەڵە مەسەر ئەخرێتە شوێنێکەوە سترێسی ئەکەوێتە سەر و ئاژەڵە زەختێکەوێتە سەر و ئاژەڵە ئەو ئاژەڵە بۆ ئەوەی ئەو مادی کلایکۆچینە کە ئەمە پێویستمانە لە دواترا پێویستمانە بۆی بگەڕێتەوە پێویستە ڕێز بدرێ بۆ ئاژەڵە جاو ئاژەڵێکەمە پشکنینمان بۆ کردوایە کە لە پشکنینەکانە دەرچوو ئەخرێتە ناو سارکەرەوە لە کوشتارگە کە بێگومان ئەو هەڵاتی ئەگەر لە ماڵیشتەوە بوو لە قوربانیشا بوو وا باشترە بیخاتە ناو سارکەرەوە چکە بێگومان گرنگی ئەم سارگەرەوە ئەوەیە ئەگەر ئێمە هەندێک بەکتریای طبعا بەکتریاکان هەندێک بەکتریا زۆربیان هەر بە چاو نابینێن لەژێ مایکرۆسکۆپ بە ئەمیرێ ئەگەر بەکتریایەکی زیان بەخش مایکرۆ ئۆرگانیسمێکی زیان بەخش پاسۆجین لەسەر لاشی ئەم ئاژەڵە ما بێتەوە لەسەر ئەم گۆشتە ما بێتەوە لەو فترێ بەستنەکە ئێمە لە کوشتارگاکانە لانی کەم 6 کاتژمێر بۆ 12 کاتژمێر لانی کەم 6 کاتژمێر لە بەڕادا ئەیهێڵینەوە بۆ ئەوەی ئەو کلایکۆچینی کە لە سەرەتایە ئاماژەمان پێکرد بگۆڕێ بۆ ترشی لاکتیک ئەسید دواتە پیئێچی گۆشتەکە زیاد بکە چکە بێگومان بۆ ترشێتێ زۆرە وا ئەکا کە ئەو گۆشتە ئەگەر بەکتریاکی زیان بەخشی لەسەر ما بێ ئەو بەکتریا زیان بەخش لە نابەرەکە بێگومان ئەمە 100% پێچوانەکەشی بۆ ماڵ کە گۆشتی بۆ ڕۆژ وا باشترە لە سەلاجە لە سارکرەوە هەڵیگرێ ئەنجا بەکاری بێنێ بەڵام زۆر جار کە گۆشتێکی قوربانی و بێ دەبینیت بەستوێتی خانم ناچارە بێت کە ئەم گۆشتە دانێت تا خاوە بێتەوە بۆی پارچە پارچەی بکات و ئامادە بێ هەر کاتێک کەویستی بیکڵێنێت ئایا ئەم ڕێگەیش تەندروستە کە جارێ بەستوێتی خاوە بێتەوە پارچە پارچەیەکی تو دووبارەی خەیتەوە ناو سەلاجە بێ مجەمیدە بێت بالضبط مەسلەی بەستن طبعا ئەو قسەی بەست ئەگەر گۆشتێ بەستبێتی لە بەفرگردا بەمانای کلمە بەستبێتی بە هیچ شێوەیەک ئەم گۆشتە نابێ خاو بکرێتەوە ئەو کابانی ماڵە پارچە پارچەی کات و هەڵیگرێ بە هیچ شێوەیەک یعنی چ لە دەرەوە شێوازی بەستنەکە کە ئێمە ئاماژەمان پێکرد لە ئەوڵەوە ئەگەر گۆشتێ بەستی هاوڵاتیە بەکاری هێنا یعنی نابێ زۆر بە خێرایی ئەم گۆشتە بتوێنێتەوە بە ئاوی گەرم چکە بێگومان توانەوەی ئەو گۆشتە بۆ ئاوی گەرمە و بۆ خێرایی لەو دەرەجە بەرزە بۆ ئەم دەرەجە نسمە بەتەکید هەم بەکتریای زیانبەخشتیای گەشەکە هەم بەهای خۆراکی ئەو گۆشتە کە پڕە لە ڤیتامینات و خوێی کانزایی بەهاکەی لەدەستیان وا باشترە گۆشتی بەستوش ئەگەر کابانی ماڵێ بەتەما بوو خاوی کاتوکە ئاماژەمان پێکرد ئەوە نەخۆی پاچە پاچێکە کە بەشی یەخوانی بکە شەو لە بەفرگری سەلاجەکە ئێخێ خەتەناو بەشی خوارەوەی سەلاجە ماوەی 4 کاتژمێر ئەبێ و بردەوردە ئەم گۆشتە خۆی بەربا و پێویستە کە یەکسەری بەریا هاوڵاتیەکە بە خوێناوەکە و بیخاتە ناو دەفری
ئامادەکردنەوە هەمیشە بیستومان نابێت گۆشت بشۆرێتەوە. دروستە بەڵێ بێگومان ئەوە شۆرنەوەکە بابێکی ترە و ئەمی تریشان بڵێن لایەنێکی ترە مەسەلەی شۆرنەوە ئەوە وا باشترە نەشۆرێتەوە چکە زۆر جار کە بشۆرێتەوە هەنێ جار هاوڵاتیان کە بڵێن کابانی ماڵ بە تایبەتی کە ئیشەکانیان زیاتر ئەوەیە گۆشت ئامادەکەن خوان ئامادەکەن ئەڵێن ئێمە ئەم گۆشتە ئەشۆینەوە شۆردنەوەی گۆشتەکە زیانی زیانی زیاترە وەک لە سوودەکەی زیانەکەی زۆر جار گۆشتێکە بینی ببوورە بۆنێکی لێوەیەت و بڕە لە خوێن چۆن نەیشێتەوە هەراوە ئەگەر گۆشتی تەڵان بەڵێ خوێنەکەمە بەسم بۆ شتەکان لێکتری جابکەنەوە ئەو گۆشتی کە بەستوێتی وەکو ئاماژەم پێکرد تەوان تۆ ئەو گۆشتە لە بەرچاو خۆتا کۆشتێکی تەندروست بدە خستوتەتە ناو بەفرگرەوە دوای ئەوە تۆ بەتەمای ئەم گۆشتە لێنی نابێ یەکسری ئەم گۆشتۆکە ئاماژەمای پێکرد بە ئاوی گەرم ئەم گۆشتە خاو بکەیتەوە پێویستە لە ناو سەلاجە لە پلەی چوار پلەی سەدی ئەم گۆشتە وردەوتە خۆی بکاتەوە ئەو خوێناوی کە ئیاتەوە لە ناو ئەو گۆشتی ئەو ناو دەفرەکە منە بە شێوکی تەندروست هەڵمان کردووە ئەم خوێناوە دروستە هەر بە خوێناوەکە و لە ناو دەفرەکە لێنین چونکە ئەم خوێناوە هەمووی ڤیتامین و خوێی کانزایی ئەو لاشەی ئاژەڵەیە کە سوود ئەگەێنێ بە تەندروستی هاوڵاتیان بەڵام خوێناوێک ئەگەر گۆشتێ مەسەلەن تۆ گۆشتێکی بەستووە ئەچیتە دەرەوە بۆ سەیران بەکارێنی تۆ لەبەر خۆرە ئەم گۆشتە داناوە ئەم گۆشتە بە خێرایی تواوەتەوە بە دڵنیای من ئەڵێم ئەو خوێناوی کە ئیاتەوە ئەوە تەندروست نییە بەڵام شێوازە تەندروستەکە ئەوەیە کە خوێناوە بۆ ڕێکە تەندروستە ئەوە بەکاریبێنی بەڵام بۆ ڕێگەی تر نا ئەبێ ئەو خوێناوە تۆ بشێتەوە کە شتەوە بێگومان یەکێک لە هینەکان ئەوەی کە بەهای خۆراکیانی ئیسفادە و گۆشتەی کە بە لەشی مرۆڤی ئەگەیەنێ ئەو سوودەی نامێنێت چکە تۆ هەموو مادە سوودبەخشەکانی و لێکردۆتەوە ئەگەر بۆ خوێناوە بخەیتە ناو مەنجەڵێکەوە و بیکوڵێنی دوجار ئاوەکەی بپاڵێوی ئەم شێوازیان تەندروستتر نییە وەک لەوەی کە بیشویتەوە بەڵێ بە دڵنیایە ئەو شێوازە زۆر تەندروستترە چکە زمە زۆر کەزار کابانی ماڵکەوە ڕاهاتون ئەڵێ زۆر جار گۆشت بۆنێکی هەیە ئەلێمەکە کردمانن کوڵاندنەوە ئەوەی ماڕژ بۆنێکی تر وا باشترە گۆشتەکە تەمەڵکو ئاماژەمە پێکرد بە هیچ شێوەیە بە هیچ شێوەیە ئەگەر بەستی لەو سەلاجە بۆ ڕێکە دەندروستە خوێناوەکەی نەژێن هەر بە خوێناوەکەەوە بکڵێنری کێشەینە بەڵام ئەگەر هاوڵاتی خستێ ناو دەفرەوە لەسەر ئاگرداینا بە نیەتەوەی کە لێن رێبگاتە ئەو دەرەجێکە کاتە 6 بەرەوسەر ئەتوانێ ئەو ئاوە بڕێژێت و جارێکتر ئاویتری بۆ بەکاربێنێتەوە ئەویان باشترەوە زۆر جار کاتێکە ئەو گۆشتی کەوتە دەبێت تا 3-4 مانگ هەڵبگیرێن کاتێک کە دەرمان هێنا باشتر دووبارە هەر بە کوڵاندن بیخۆینیان برژاندن ئەکرێویش بە برژاندن بەکاریبێنین بەڵێ ئەو کاتێککە تۆ ئەو گۆشتت بەستی لەو ماوەیە کە ماوەی بڵێن 2 بۆ 3 مانگە هیچ فەرقێکی نیە ئەگەر تۆ بە کوڵان لە بیکەی یان ئەگەر بە برژان بیکەی چکۆکو لەسەرتا ئاماژەمان پێکرد مەسلەی مانەوە لە بەستێنەرا لە بەفەرگردا خۆی شوێنەکە بۆ ئەوەی کە کۆتایی بە زۆربەی نەخۆشە پەڕەسایتەکان و هەنەجار بەکتریاکان و ڤایرۆسەکانیش بێنێ بۆ ڕێکە تەندروستە ئەتوانین چ بە کوڵان بێ چ بە برژان بێ ئەو گۆشتە بەکار بێنی دکتۆر بەڵام بەداخەوە زۆر جار خانمان ینی بەڕاستی لەوانەیە بەخۆشمەوە کاتێکە گۆشتێک دەرێنی بۆ کوڵاندن دووبارە ئەیشۆینەوە اینجا هەر بە بەستویش ئەمە ئەسراحەت ێڵێ مەخێنە ناو مەنجەڵ و ئای گەرمی تێەکەین و دوجار خێ پێکەین و سەرێنینەوە تابەری ئەیە بەریە هەڵی ئەکزێنین بە ئاوەکەی خۆیەوە ئاوا بۆ شێوازەلی ئەنین ئایا تەندروستە ئەم ڕێگایان ڕێگا دروستەکەی لێنانی گۆشت کامێ بەڵێ وەک ئەو ڕێگەی کە بەڕێزت ئاماژت پێکرد بە هیچ شێوەیەک ئەوە تەندروست نییە بەداخەوە لە هەموو ماڵێک هاتوان بڵێم لە یعنی زۆربەی خزم ناسیامان ئەو شەوەی کە بەڕێزت ئاماژت پێکرد هەر یەکسەری گۆشتەکە بە بەستویان وەکو تۆپەڵێکی لێ هاتووە ئەیکاتە ناو مەنجەڵەکەەوە و یەکسەری ئاوی گەرمی پیاکە وەکو ئاماژەمان پێکرد ئەو ئاوە گەرمە و ئەو دەرەجە بەرزەی کە لە ناقز هەژدە ئەو گۆشتە هەڵگیراوە بێگومان هەر خۆی زۆر جارکە ئێمە هەر هاوڵاتی ئاسایی کە چا ئەخواتۆ چاکی گەڕەمە لە ئاوە ساردەکەی بە دوایە مەخۆ چونکە بۆ دانخراپە تەسیل لە دانەکە ئەمیش بە هەماشەوە چکە ئەوە هەیە بێ پێویستە بۆ شێوەیە کە ئاماژەمان پێکرد بەم شێوە ئەم گۆشتە ڕێگە تەندروستەکە لە بروی کە تۆ ئاوە ساردەکەی پیاکەی ئاوە ساردەکە حساب کە تۆ خستۆتە ناو سەلاجە باشترە لە ناو سەلاجە لەو فترەسەمێنێ ماوەی 3 کاتژمێرێک دابنێ ئەوە ڕێگە تەندروستەکەیەتی ئاماژەمان بە گۆشت کرد ئەی دووک چی هیچ شتێک سەبارەت بە دووک بەڵێ بێگومان دووک هاوڵاتیان وا ترسێنراون ینی کەوتوانە دوو بخۆی چوری لەش بەرزەکاتەوە زەلێری هەیە بەڵام لێرەوە هاوڵاتیان دڵنیا ئەەکەمەوە کە بەکارهێنانی دوو سوودێکی زۆری هەیە بەڵام لە ڕادەی خۆی
نەک هاوڵاتێ بڵێ دکتۆروتی دووک باشە و تۆ بە جارێ مەسەلەن 6 دووک ببرژێنیت و بیخۆی هەموو شتێک لە سنووری خۆیان سوودی خۆی هەیە دووگێکێک لەو شتانەی کە زۆر ئیسفادە بە جسمی ئینسانەگەێنێ بە لاشە ئینسانەگەێنێ بە پێچوانەوە کەڵێن کۆلسترۆل بەرزەکاتەوەتە ڕێژەی چاوری لە خوێناکەمە هۆکارێکە بۆ یەکەوە کەسە جەڵ دەلێبە بگرە کۆلسترۆلدا بەزێنێ ڕێژە چاوریدا بەزێنێ ئەگەر لە ئاستی پێویستی خۆیان بێ چونکە چاوری بە تایبەتی چاوری ئاژەڵە گەورەکان مەبەستمان لە ئاژەڵە گەورەکانەوەی کە مەکار و ئەمان نەبێ مەسەڵەن بڵێن بەرخ و کاوڕ و ئەمانە زیاتر گەورەکان لە شەک و مەڕ و بڵێن ئاژەڵی گەورەتریش ئەم چاوریە سوودێکی تەواو هەیە چووکە دەوڵەمەندە بە ترشێک کە پێ دەڵێن ترشی لینۆلیک ئەم ترشە لەش خانەکانی لەش ئەپارێزە لە شێرپەنجەی کۆڵۆن و شێرپەنجەی سنگ وهروەها دەوڵەمەندیشە بە ڤیتامینات بە تایبەتی ڤیتامین ئی کە ئەمیش ڕێگری ئەکا لە ڕەگەسەربەستەکان خانی ئەلکترۆنین کە لە ناو لەشی بڵێن مرۆڤدا هەیە کە ئێستا توانێت بڵێنەوە تەفازیلەکەی زۆرە لێرە ناتوانین بەپێ پێویست حەقی خۆی بینێ ئەمیش وەکە ئەوانەی کە لێ پسراون لە نەخۆشیە شێرپەنجە درێژخایەنەکان مەلیگنانت کانسەر واتە نەخۆشی شێرپەنجەی درێژخایەن ئەو مەترسیە ڕائەگرێ و هەروەها ئینسانیش مرۆڤیش ئەپارێزە لە نەخۆشیەکانی دڵ پارکینسۆن نەخۆشی زەهایمەر و نیشانی پیربوون ئەنی بێگومان کەسێک کە چۆری بخوا نیشانی پیربوونی بەدڵنیا و درەکتە لەسەر دەکەێت زۆر کەسەیە کاتێککە دووک بەکارێنێ مەسەرن بۆ لێنانی چێشت بێت جوانم دووگە ئەتوێنێتەوە ئەی برژێنێت ئەین سوور سووری کاتەوە ئایا ئەمە زیانی نابێت بەڵێ سوور بوونەوە چ دووک بێ چ گۆش بێکەوە هاوڵاتیەک و ئاماژەمای پێکرکێسە لە وەرزی هاوینان لە وەرزین کە خەڵکە چێ بۆ سەیران زیاد سوورکردنەوە زیاد برژان کە گۆشت پێکمان گۆشت لەسەر خەڵوز ئەبرژێنرێ ئەو بەشەی کە سووتە بەدڵنیاییەوە یعنی ئەو قیمە خۆراکی نامێنێ ئەو سوودەی نامێنێ ئەگەر بیخۆی لەگەڵ ئەوەشە ئێمە باسی گۆژ یان دووک لەسەر خەڵوز کە ببرژێنرێ بێگومان ئەو بەشەی کە سوتاوەکو ئاماژەمان پێکرد بێژگەلەوەی کە بەهای خۆراکیەکەی نامێنێ کە ئەهمیەتی خواردنەکەی نامێنێ کە تۆ ئەی خۆی لەگەڵ ئەوەشە زۆر جار ئەو بەشەی لەگەڵ خەڵوزەکە کە بڵێن نزیک وە لە خەڵوزەکەەوە برژێنراوە زۆر جار لە ناو منجەڵە ئەوەندە لە ناو منجەڵی شاوکە ئاماژە باسی گۆژ ناو منجەڵە ئەو بەشەی کە ئەسووتێنێ هیچ زەرێکی نیە ئەگەر بیخۆی بەڵام بەهای خۆراکیەکەی لەدەست ئەیە یانی قیمە خۆراکیەکە پزیشکانی پسپۆری خۆراک باز لەو دەکەن کە دووک لەگەڵ کۆمەڵشتا نابێ بخورێ بۆ نمونە کاتێک کە خواردن نابێت بۆ شیرینی بخورێ ئەنی ئەمە شتێکەیە کە لەگەڵ یان نابێ بەکاری بێن کاتێک کە چاوریکی زۆر خوارد بەڵێ هیچ شتێکی تەندروستمانی هیچ شتێکمانێ کە بڵێ نابێ ئەم شتە لەگەڵ ئەو شتە بەکار بێنە مەسەلەی دووک هیچ ڕەبتێکی نییە بە شیرینیەوە بەڵام وەکو ئاماژەم پێکرد لە سنووری خۆی نەوەک هاوڵاتیە مەسەلەن دووشی سێشش دووکی خواردبێ لەم لاوە مەسن بۆ نمونە کۆمەڵە شیرینی زۆر بخوا ناکو خۆی زۆر جار کە شیرینی ئەخورێ لە وڵاتان لا ئێمەش لەخوا بەزابێسە خەڵک شار بنێتەوە لە دوای ناخواردن شیرینی ئەخورێ چکە بێگومان کە لە دوای ناخواردن شیرینی خوێنرا ینی 100% بە پێچوانی و قسێکە بەڕێژە ئاماژت پێکرد ئەو شیرینیە زیانێکی ئەو تۆ بەلەژ ناگەیێنێ بەڵام لە کاتی برسێتیا کە تۆ شیرینیت خوارد هۆکارێک بۆی کە شەکری ئینسان بەرز کرێتەوە و زیانی تەندروستی تری هەبێوانی کە نەخۆشی درێژخایەنی وەکو بڵێم زەختیان هەیە یان شەکریان هەیە یان نەخۆشی دڵیان هەیە زۆر باشە کاکتۆر کاتمان نەماوە زۆر بە کورتی ئەوانەی کە کیتۆ ئەکەن ئەم دووگە ئەبرژێن یاخود سووریەکەن و بەڕووتی ئەیخۆن ئایا ئەمە زیانی نابێت؟ بەڵێ تەمەنی کیتۆ ئێستا ئەمەی کە باو لێرە هاوڵاتیان بۆ دابەزاندنی کێشان لێرە بەکارێنن یەکی لەوانەیە کە بەکارێن مەسەلەی دووک چەوریە ئەو دووک چەوریە کە بەکارێنێت تەمەن سوودێکی زۆری ئەبێ کۆکو ئاماژەم پێکرد لە سەرەتاتا کە سوودەکانی زۆرە دووک ئەگەر بە پێی پێویست چکا بزانام چەند غرامێ دیاری کراوە کە بێ ئەو هاوڵاتی ڕۆژانە بەکاری بێنرێ بەڵێ لەم ڕێژێ ئەگەر لەم ڕێژە ستاندەردەی خۆی بەکار هات بەدڵنیایەوە سوودی ئەبێ بۆ دابەزاندنی کێش بۆی کیتۆکە بەڵام نەک لە ڕێژەیە لەو ڕێژەیە خۆی زیاتر بێ وڵای زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر تارێق عەلی پزیشکی ڤێتەرنەری تایبەت زۆر سپاس بۆ ئەمان زۆر سپاس بە بەڕێزە زۆر سپاس بێ زۆر سپاس زان و خۆشەویستان بۆ پاڵپشتی و ئیزافەکانی کاک دکتۆر زانیاریەکمان هەیە هەر سەبارەت بە گۆشت کە هەڵگرتنی لەنێو بەفرگردا پێکەوەبینەری ئەو زانیاریەش دەرین ماوەی چەند ڕۆژ پێویستە گۆشت لە بەفرگردا هەڵبگیرێت هەموو جۆرێکی گۆشت کاتێکی دیاریکراوی خۆی هەیە و نابێت لەو کاتە زیاتر هەڵبگیرێت چونکە بۆ خواردن ناشێت و خراپ دەبێت گۆشتی سوور نابێت زیاتر لە 3 مانگ لە بەفرگردا بمێنێتەوە چونکە خراپ دەبێت و مادە خۆراکیەکانی لەدەست دەدات گۆشتی پەلەوەر
دەتوانیت بۆ ماوەی 1 ساڵ هەڵی بگریت بێ ئەوەی مادە خۆراکیەکانی لەدەست بدات. ئەگەر بە پارچە پارچەکراوی هەڵبگیرێت ئەوە سنگ و باڵ بۆ ماوەی 9 مانگ دەتوانیت هەڵی بگریت. خواردنە دەریایەکان. سەرجەم خواردنە دەریایەکان دەتوانیت 6 مانگ هەڵی بگریت، بەڵام ماسیە چەورەکان وەکو سەلەمون دەبێت 2 مانگ هەڵبگیرێت. وەڵە بەڕێزان لە پارێزگای جۆک پرۆژەی بەخێوکردنی هەنگیان داناوە کە لەم بارەیەوە هاوکارانمان ڤیتیەکیان بۆ ئامادە کردوین، پێکەوە بینەری ئەو ڤیتیە دەبین. ناوی من اوین سلیم در چویا زمکادو کم پشکا پارسنا رواکی پشت از تخرج مامای من مالدا من پیکل کرد از بچم دوره و تشت وصا یکم دوره جی که از چویمه هر یا خدان کردن آمیشت هیوینی بو الوری بتر حزبو مچه باز دست بکم و خدان بکم دست بکامن و که راهنان سرکاری میشه 2008 من دست بکر 2019 من دست بکر که از خو کار خوب بکم یه خدان کردن آمیشت هیوینی وی کاری اخته تو دست بکی ناچی بی تو کمی که زیده دست بکی چونکه دویت ضغط سر مروی اوه یا صانعینی نبو مجوانه که بیدایی و که ده کاری دست بکی من ده میشه دست بکر اونو که هر جور یعنی کم من زیده من که اول دیف کشی هوایت مینیتن اگر بس افصال بکن هر دست بکی بهاری دو که بجین طیبت دمی کلیل کا دارو باری دا اوه گلک توصاد اوه گلک تاثیر الکلیل کا دارو باری کرد ویژن هشی کرد وران الحمدلله یعنی تا راده که باش میشه فایده کش میشه خوب ببینم بر همه که جی بینم و فروشم جی گلک کسا داخواست کرد که کسان در به والاتی منی بو فرکری اگر سال یا خوش بیت یا باش بیتن هی و هفت مشت شمیجین هیوین تیتا برین آنکو بجین ویده میده باید ویجید مینتن الدیف پاقجی های وینی اگر هیوین تا یه پاقج بیتن یعنی احتمال هید چیتن حتی 120,000 130,000 جی بر همی 1 کیلو تیتا کرین یاش همیو گرانتر یعنی کو خلق احتمالا اوجهجوی تشتینینا 75 ساده اش تلقيح دور بودي بلکه فترجي سر میشه راسید اگر قالك علماء ادویجن اگر میش نمینیتن یعنی یا ممکنه چند سال کادو جا نمیتل سر اردی آنکو بشین بیجین میشه دوره که گله که گرنگه هی توازن اردی دو بیودان میشه بسخلمی عمرو گله که باشه مناعی بلندت کردن کوازه خود ناف دوم گلک مودو یعنی بشه مجمتا نقشه کرونا دمه هاتی مال همی وگرد ابد نشان المدیار نکردن هر من نزانی کویال من انا وشی کو بومن بود گبجن دلیل کو فعلا بیودانوی مناعی بلندت کردن دمی میش مروه کی وداتن اکثر او میشت مریتن اجبر کوی چنده استریوه ویژنیاب اعضاء توی داخلی اندام توی داخلی و گریدار هر دام کسی که وداتن اف اکثر دگل اندام توی داخلی تیتا داره افت بیت اگر مرنا میشه
بەڵە بەڕزان دەچینە تەوەری دومی پرۆگرامەکەمان کە باز لە ئاماری قوربانیکردنی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین بزانین ئەم ساڵ ئاماری قوربانیکردنیان چەند بووەوە ئەو کەسانە کێ بوون کە قوربانیان لە ڕێی دەستگای خێرخوازی بەخشینەوە ئەنجامداوە و شێوازی قوربانیکردنەکەیان چۆن بووە و چەند خێزانی هەژار و کەم دەرامەت ئەمساڵ لە قوربانیکردنی دەستگای خێرخوازی بەخشین سوودمەند بوون. گفتوگوی زیاتر دەکەین لەسەرم تەورێمان لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا سەرباز حەسەن ئەندامی دەستگای خێرخوازی بەخشین زۆر بەخێر بێت. زۆر سپاس. سەرتا پێمان بڵێ بزانین چەند ساڵەکە دەستگای خێرخوازی بەخشین قوربانی ئەنجامەدا. بسم الله الرحمن الرحیم. سوپاس بۆ بەڕێستان و من جارێکی تر هەر چەند دوو ڕۆژ بەسەر جەژنا ڕۆشتووە جەژنە پیرۆزە لە بەڕێستان و لە بینەرانی شەکەم. دەستگای بەخشینی خێرخوازی ئەمە ساڵی 11 کە قوربانی ئەکات، بەڵام 6 ساڵە هەڵبەت پێشتر بەو شێوازە سەربڕخانەکان بەڕووی دەستگای خێرخوازیەکانە نەکراونەتەوە، بەڵام 6 ساڵە سەربڕخانەکان بەڕووی دەستگای خێرخوازیەکان ئەکرێتەوە. ئێمە ئەمە ساڵی شەشەمینمان بوو کە لە سەربڕخانەی نوێی سلێمانی و سەربڕخانەی هەولێر قوربانیەکان سەرەبڕین. هەڵبەت ئێمە هەر لە سەرەتاوە کە پرۆسی قوربانی دێت یا مانگی دیلحیجە دێت ئامادەکاری ئەەکەین وەکو نەریتێکی ساڵانی خۆمان. خەڵکی قوربانەکانیان دێنن یا پارەکانیان دێنن بەوەی کە ئێمە قوربانەکانیان بۆ بکەین. زۆر باشە مامۆستا سەرباز، ئێوە ئاماژت بۆ کرد لە کوشتارگەدا قوربانیەکانتان دەکرد، چۆنی دابەشتان دەکرێەوە یاخود با بڵێن ئەو بڕی کە داتان نابوو بۆ خێزانەکان چەند بوو؟ زۆر باشە. ئەمە پێشتر پێشەوە باسی ئەوە بکەم چۆنێتی کڕینی ئاژەڵەکان ئەگەر لەبەری نەچینە سەرینەکە، لەبەری کە بە شێوازێک بێت کە دوای ئەچینە سەر ناو سەر بڕخانەکەەوە. هەڵبەت ئەو کەسێک کە دێت پارەکە دێنێ بۆ دەستگای خێرخوازی بەخشینی تر لە نووسینگەکانمان لە ئۆفیسی سەرەکی لە سلێمانی لە ئۆفیسی هەولێر و سەرجەم نووسینگە و نوێنەراتەکانمان بڕێک دیاری کراوە بۆ ئاژەڵەکان. بۆ نمونە ئاژەڵی بچووک بە چیلۆ تەرتیبمان کردووە لە 50 هەتاوەکو 55-57 کیلۆ تقریبن بە مەسروف و بە سەربڕین و هەموویەوە 250,000 دینارمان بۆ داناوە. 300,000 بۆ ئەمانە هەمووی مەڕی گەنجی پێڵێن کە ئەوەی کە دانی نەکەوت بێ بۆ قوربانی بشێ و هیچ عیبێکی نەبێ. دیسانە ئەوش کیلۆیە 65 بۆ 75 کیلۆ و پاشان لەگەڵ مەسرفات پاشان سەبارەت بە وڵاخی گەورەش هەر هەمان شتە. بەلیژنە ئێمە چین لە دەرەوەی شار لە گوندەکان ئێمە لە ئەوەی کە دەوتێت دەسی دوو لە دەسی دووی مەیدانەکان ئێمە حیوان ناکڕینەوە. ئەو سیاسەتەمان هەر هەبووە وەکو لیژنە ڕۆشتین لە خاوەن ئاژەڵەکان لە گوندەکان. لە ئیمساڵ لە 5 ناوچە من لە سنووری سلێمانیە لە 5 ناوچە ئاژەڵمان کڕێتەوە لە منتیقەی هەولێر بە هەمان شێوە لە چەند ناوچەیەک ئاژەڵیان کڕیوەتەوە. هەڵبەت ئەو لیژنیە سپۆرین لە بواری ئەوە دوجار حیوانەکان ئەکڕین و ئەو کاتە هەر کەسە و دەزانین کە بۆچی ئەکڕین. باشەکە سەرباز ئاماژەت بەوە کرد کە ئەو کەسانە لە ڕێی نووسینگەکان چانەوەیان پەیوەندیتان پێوەکەن و پارەکانیان دائنێن. نرخەکەتان دیاری کردووە لە حاڵەتێکە ئەگەر حیوانێکە نرخەکەی بەرز و نزمی بکە خود زیاد و کەم بێت لەو پارەیە ئەوە چۆن ئەو کەسە ئاگادارەکەنەوە؟ هەڵبەت زیاتر ئەوە لە ئاژەڵی گەورە زیاتر ڕۆدا لە ئاژەڵی بچووکە عادەتەن هەر ئەو ڕێژەی کە دامان ناوە ئەگەر کەسەکە خۆی داوایەکە ئاژەڵی گەورە بێت بەڵێ ئەو خۆی بڵێنتر کە دێ لیستێکمان هەیە و جیا کراوەتەوە سێری ئاژەڵەکان چیلۆی ئەوەندە بۆ ئەوەندە بڵێن بۆن مناڵێن نۆبەنێک واتە وڵاخی گەورەی نێرە بۆن مناڵێن لە 1,500,000ەوە تا 2 ملیۆن هەیە تا زیاتریش بە پێ چیلۆ بڵێن نێوەن بڵێن مێچکەکەی وڵاخی گەورە ئەوە ئەڵێن لەوەندەوە هەیە بۆ ئەوەندە. ئیتر ئەو خۆی دیاریەکات ڕێژەی پارەکە لە وڵاخی گەورە ئەگەر جاری وە هەیە 100,000 زیادە بێ 150,000 زیاد بێت تەلەفۆنی بۆ ئەکەین ئەڵێن ئەو پارێت زیادە وەرە بیبەرەوە. خۆشبەختانە زۆربەی زۆری ئەو خێرخوازانە
ئەوەی کە پارەکەی زیادە بێ خی گەورە پاداشیان باتەوە ئەڵێ بیخەنە ناو پرۆژەی بەخشینەوە ئەمە ناینەوە بۆ پارەکەی بیخەنە ناو ئەو پرۆژانە بۆ خەڵکی هەژار و نەدار و ئێمە شوامان کردووە هەوڵە دەین ئەو ئاژەڵانە وا بکڕین بەقەدەر پارەکەیان و مەسروفی سەربڕخانە و ئەو ستافەی کە زیاتر لەوێ سەربەشی سەربڕی نوشتەکەیە زۆر باش کاک سەرباز پێشەوەی بینە سەر ئامارەکان و ئەمەش بە ئامارەکان بکەی دەبێم زانم شێوازی دابشکردنەکە چۆن چۆنیە ئێوە چۆن دەزانن خێزانێک شایانیەوە مەسەرەن هەژارن یاخود هەژاری و کەسێک دەوڵەمەند پێوە نییە لە قوربانیکردنەوە هەر دابشی دەکەن شێوازەکە چۆن چۆنیە هەڵبەت ئێمە لە مەسلەی قوربانی لە گۆشتی قوربانی وەکو زەکات نییە یا وەکو سەرفترە نییە تایبەت بێ بە مەساکین و فقڕا و ئانست کەسێکی زیاد ملیاردێر لێ بخوا هەر خێرە کەسێک لە خوار هێڵی هەژاریەوە بێ لێ بخوا هەر خێرە بەڵام بە ڕەچاوکردنی ئەوەش ئێمە هەڵمانداوە زیاتر خەڵکانی هەژار خەڵکانێکی زۆر ئەوەی کە پێویستیان پێێتی ئەوانە بڵێن مستەفید بن لەوە شێوازی دابشکردنی ئێمەش هەڵبەت ناتوانین بڵێن خێزانەکان پۆلیان بکەین ڕێژەیەکمان دیاری کردووە کە بۆ هەموو خێزانێک ئەو ڕێژەیە بچێت بۆ نمونە 2 کیلۆمانداناوە ئەم 2 کیلۆی ئیتر ئێمە ناتوانین جاکاری بکەین لە نێوان خێزانێکی 2 سەر خێزانی و 3 سەر خێزانی تا خێزانێکی 7 سەر خێزانی 2 کیلۆ بەشی هەردوو لایەنەکە ئەمیان ڕەنگە بەشی 2 جاری بکە ئەویان ڕەنگە بەشی 1 جاریکە بەڵام 2 کیلۆ احتیادی بۆ خێزانێکی 7 نەفەری تا 10 نەفەری احتیادی ژەمێکی پێ بەڕێیەکە ئێمە لەویا لەبەری نەمانتوانیوە کە خێزانەکان دیاری بکەن یەکسانیمان پیادە کردووە هەمووی 2 کیلۆمان لە بەشەکانە داناوە لەگەڵ ئەوەشدا شێوازی وەرگرتنی ئەو ماڵە هەژارانە ئێمە خەڵکانێکمان بڵێن خەڵکێکی زۆر کە ناوێت نووسی ئەزانین کە ئەمانە هەژارن و هەندێکیش چین و توێژەکان بڵێن خانەوادەی بێ باوک و کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئەمانە کە ناویان هەیە لە لای ئێمە یان لە نووسنگەکانمان لەو ڕێگەیەوە ئەمە شێوازێکی دابشکردنمانە شێوازێکی دیکەمان هەیە کە هەر پێشوەختە لەگەڵ دانانی پلانەکەمانە بۆ بەڕێوەبردننی پرۆسی قوربانی 1-2 شوێنی فەقیر دیاریەکەین واتە هەژارنشین لە دەرەوەی شارەکان یان لە ناو شارەکانە گەڕێکی وا هەیە کە زۆرترین خەڵکی هەژاری لە دانیشێ ئەو ڕۆژەی کە ئێمە پرۆژەکە بەڕێوەچێت 2 ئۆتۆمبیل یا ئۆتۆمبیلێکی ساردکەرەوە دەنێرین لەگەڵ ستافێکی بەخشینە ئەو شوێنانەی کە دیاریمان کردووە ماڵ بە ماڵ بەبێ ئەوەی کە ماڵێک بڵێن ئەم ماڵیان نە ئەو ماڵیانی ئامە خانووکەی تۆزێ باشترە ماڵ بە ماڵ ستافەکەمان لە دەرگادا و دەرگاکە کرێت و پشکە گۆشتەکەی پێدرێ ینی بێ جیاوازی زۆر باشە قوربانیکردنەکانی بەخشین ئەم ساڵ تا چەند بە شێوازێکی تەندروست و لەژێر چاودێری پزیشکی فێتەرنەریدا بوو ئێمە الحەمدلله وەکو سەرتاش باسم کردەوە 6 ساڵە ئێمە بەڕێوەبردننی پرۆسی قوربانی بە شێوازێکی زۆر سەردەمیانە و زۆر تەندروست بەڕێوەبێن الحەمدلله لەسەر بڕخانەکانە هەڵبەت شێوازێکی تەندروستی باش بەڕێوەچێت لەو چێ هەندێک خەڵک ئاگای لێ نەبێت ئێمە کاتێککە بە تایبەتی ئیمساڵ شێوازێکی دیکەی پشکنینی بۆ زیادکرا بوو چەند جارێکیش کە کاکرامیان لەگەڵمان بوو ئاماژەی پێدا لە گەشتەکانی هەواڵە شێوازێکیان بە تایبەتی ئەم پەتای خوێنبەربوونە کە ئیمساڵ هەبوو تیمێکیان بۆ دانابوون لە دەرەوەی بڵێن لە دەرەوەی شوێنی سەربڕینەکە کە شوێنێکە پێی دەوترێ بڵێن کۆزیان ئەوە کەتر لە هەر منتیقە شتێکی پێوترێ پێشەوەی ئەو ئاژەڵانە کە دەچێتە ئەوێ پشکنینێکی بۆ دەکرێت پشکنینێکی ئەو حەشەرەی بۆ پێکرێت بۆکرێت کە پێی دەوتێڵێ ئەو تای خوێنبەربوونە لە حەشەرەی گەنەوەیە جوان کەش بڵێن پشکنینی بۆکرێ بزان ئایا ئەو حەشەرەی پێوە یاننا و دوای ئەوە پشکنینێکی تر کە ئێمە هەر پێمان وتراوە ساڵانی تریش وا بووە پشکنینی نەخۆشیە دیارەکان کە ئەوان ئەزانن هەرسەیری ئاژەڵەکە بکەن ئەزانن ئەم ئاژەڵە خۆشە ئاژەڵتانە بوو ڕات بکرێتەوە بەکارنێت بەڵێ چەندانێکمان هەبوو هەڵبەت نەک لە دەرەوە
لە ناو لە فەحسی کۆتاییە ئەو فەحسە من لە چەند جاری تر ساڵانی تریش باشە سەرباز ئەو کاتەکەەوە بیرم چوو لە پێشتر میوانێکمانە بۆ لە کوشتارگە ئیشی دەکرد ینی کاتێک کە ڕەفزەکرێت هەر لەسەر ئێوە ماڵی خودی بەخاوەنەکەی دەڵێنەوە کە لێتان کڕیەوە ئێمە لە بەرەوەی کاتێک ئەوە لە دەرەوە ڕەفز ناکرێت تا بزانین ئەمە هیچەیە چونکە ئێمە خۆمان سیاستێکمان یعنی شێوازێکمان بەکارهێناوە بڵێن بۆ نمونە من چەند ئاژەڵ کەسێک ئەکڕم ژمارەیەکی دەمێ ئەڵێم فلان کەس کە لێم کڕیەوە لە فلان منتیقە ژمارە یەکە فلان کەس ژمارە دووە کاتێک کە ئاژەڵەکانە بینم ژمارەیەک ئەزانمی چێە لە دەرەوە ڕەفزکرا ئەڵێم ئاژەڵی فلان کەسە ڕەفزکرایەوە و لەوێش هیچ دیاردێکی نەخۆشی ئەوەی کە ئێمەش لێ ئەزانین وەکو بەشێکی باش کە پسپۆریمانتیایە هەیە لە بەرەی خۆمان کوڕی لادین و هەندێک ئەو شتانە ئەزانین بەڵام لە ناوە لە دوای فەحسکردنێکی زۆر هەڵبەت توێکاری گۆشتەکەی جاری وا هەیە یعنی 5 دقە بۆ 10 دقە فەحسی حیوانێک ئەکەن گومانێکیان لێ هەیە ناگەنە ئەوەی دەرەنجامەی کە بڵێن ئەم ئاژەڵە تەواو ئەو نەخۆشیە هەیە بافڕێدێن چەند شوێنێکی فەحسەکەن تا کۆتا شوێن غودەیەک هەیە پێی ئەوتری ئەوان پێڵێن غودە نازانم وەکو لو وایە لە دووسێ شوێنیا کە خۆیان ئاماژیان پێکردو ئەگەنە ئەوەی کە تەرشێحی ئەوە بکەن ئەمجا ئەزانن کە ئەم نەخۆشە ئەم حیوانە نەخۆشە و پێویستە فڕێ بدرێ ئەو کاتە لەسەر خاوەن ئاژەڵەکان ماڵ نییە لەسەر ئێمە ماڵە سەر ئێوە ماڵ باشە کاک سەربەت ئەم ساڵ بەدەمەواتنی خێرخوازان بۆ بەشداریکردنیان لە قوربانیکردن چۆن بوو لە دەستگای خێرخوازی بەخشی الحەمدولله ئێمە ئەم ساڵ وەکو ڕێژەکە ڕێژێکی باشە سوپاس بخوا خەڵک زۆر بەدەمەوە بووە بەڵام ئەو زروفە و حاڵەتی کە هەیە ڕەنگە خەڵکانێکی زۆر نیانتوانی بێکە بەشداری پاردا بەڵێ ئیمساڵ ئێمە ڕێژەی خۆمان زیاتر بوو لە هەڵقشانە بوو بەڵێ ئێمە لە چاو پارە لە هەڵقشانە بوو بەڵام بۆ ساڵی پێرار شتێک فجاوازی کەمی هەیە ئەویش هۆکارەکەی ڕەنگەوە بێکە ئێمە پرۆژەمان لە جێگەیەکی تر هەبوو بێ ئیمساڵ نەمان بووە بەڵام ڕێژەی ئەم ساڵمان لەگەڵ پارە فەرقی هەیە و زیاترە سەرباز پێما بێت ساڵانی ڕابردووتر پلانتان هەبوو کە بۆ نمونە ئەم گۆشتە بنێرێت بۆ لادەکانی ڕۆژەڵات لەوانێوان تۆزێ بۆی دۆخ ئابووری هەیەە سوودمە من لەم خێرە گەورەیە ئێوە ئەم ساڵی ژەر ئەو پرۆژێتان هەبوو ئێمە بۆیە ئاماژەم بۆدا کە ئیمسا پار و پێرار هەمان بوو بۆ نەکرد بە گۆشتی بە ئاژەڵی ئەمان نرد بۆ ڕۆژهڵات بەڵام ئیمساڵ بۆمان نەکرا بۆ شێوازە فراوانە ئیمساڵ بۆمان نەماتوانی زۆر بەشکاک سەربازەگەر ئاماژەی بە ئامارەکان بکەیت چۆنیە چەند ئەوەی کە هاتووتە لای ئێمە لە سەررجەم نووسنگەکان و پاشان لە هەردوو ئۆفیسی سەرەکی سلێمانی و هەولێر بە ئەنجام گەشتووە بریتە لە 599 سەر ئاژەڵ 64یان گەورەیە 539یان ئاژەڵی بچووکە مەڕوو بزنە هەڵبەت لەم ڕێژەیە بە نزیکەی 21656 کیلۆ گۆشتی بووە واتە تقریبا نزیکی 22 تن ئێمە بۆ ڕێژەی کە خۆمان دیاریماکە بە زیاتریشە بەڵام ئێمە هەر بە نزیکەی دامان ناوە چونکە ڕەنگە کێشەکان تۆزێک کەممانداناوە بۆی زیاد نەبێ یعنی زیاتین نەکەین لەگەڵەوەشە کە 11,000 خانەوادە سوودمەند بووە لە گۆشتی قوربانی ئەمە بێجگە لەوەی کە ئەو خەڵکانی کە خاوەنی ئاژەڵەکان بوون پشکێکی زۆریان بردوتەوە زۆر بچ شێوازێک ئەو پشکی خۆیان وەردەگرنەوە ئەوان نێمە پێشتر پێیان دەڵێن لە نووسنگەکانمان پێیان دەوترێت تۆ پشکت دەوێتەوە ئێمە شێوازێکمان هەیە لە ئاژەڵی بچووک 3 بۆ 5 پشک ئەتوانێت بباتەوە لە بەرەوەی دوایی لە پرۆژەکانی ئێمە کە پلانمان بەداناوە کەم و کورتی نەهێنێ ئاژەڵی گەورەش بۆی هەیە تاسی پشک بەرێتەوە 25 پشک ئیتر لە 15 تا 25 تاسی پشک بەرێتەوە لەم حاڵەتە هەند زۆر لە خاوەن ئاژەڵەکان و توانە ئەگەر ئەوەندە پشک و جگەرەکەشیمان
بۆ بگەڕنەوە تومانە بەسەرچا ئەوی کە جگەرەکانی بە کەڵک هاتووە لێ فڕێ نەدراوە دیارە بە تایبەتی ئاژەڵی بچووک مەڕ زۆربەی زۆری جگەرەکانی نەخۆشە بەو شێوازە چوونەتەوە بڵێن تەلەفۆنیان بۆ ئەکرێ یەک تەلەفۆنیان بۆ ئەکرێ و بانگ ئەکرێن یا جاری وایە تایشیان نابووە کە خۆمان بە سیارەی خۆمان بۆمان بردوونەت کاک سەرباز زۆرێک لە هاوڵاتیان زۆرجار دڵیان کە گۆشتەکەتان دەبنە کوشتارگە بۆیە نایبەن یاخود لە ماڵۆستەری دەبڕن گومانیان هەیە لە شێوازی سەربڕینەکە کە بە ڕێگا دروستەکەی ئاینی پیرۆزی ئیسلام بێت کۆمەڵی سونەتەیە لەو کاتیان جێبەجێ بکرێت لە کوشتارگەدا هەر هەبان ئەو سونەتانە جێبەجێ دەکرێتەوە ئێمە یعنی جاری وا هەیە بە عامی خەڵک وامان لە هاتۆ کۆمەڵگەکەم بە تووشی بەدگومانی بووین ئەوش هۆکارەکەی لەوانەیە ئەم هەموو گەندەڵی و فەسادی ئیداری و شتە بێ خەڵکی وای لێ هاتوویتر متمانەی ڕەنگە بە خۆی نەمابێ متمانەی بە براکەی نەمابێ ئەینا من پێم وایە من یعنی داواکارم لە سەرجەم هاوڵاتیان هەرچەند ڕەنگە ئەمە ئیزدیحامێکی زۆر گەورە دروستکە لەو سێ و چوار ڕۆژە یعنی ئەوەندەی بۆیانە گونجێ ئەوەندەی بۆیانە گونجێ ئاژەڵەکانیان بەرن لە سەربڕخانەکان سەری بڕن بۆ ئەوەی کە گۆشتێکی تەندروست بدەن بە خەڵک ئەم ئاژەڵەی کە سەر ئەبڕێت سێ پشکنینی بۆکرێ کۆتا پشکنینیان ئەوەیە کە توێکاری گۆشتەکەی بۆکرێ بەڕاستی هەندێک نەخۆشی هەیە لە ناو ئەو گۆشتی ئاژەڵە یعنی ڕەنگە بڵێم لە ترسناکترین نەخۆشیەکان ئاژەڵتان ڕفز کراوە ئەمە بۆن منە کریمێکی نازانم ئەوان شتێکی پێڵێن کرمی دەزوولەیە شتێک لەو بابەتەیە پێڵێن کە ئەمە من چەند جارێک پرسیارم لە پزیشکان کردووە تومە ئەمە لە چیوە دروستە بێ و ئەمە نیشانەکان تێن ئەمە بە هیچ شێوازێ لە دەرەوەی ئاژەڵەکە بە زیندوی نیشانەی هیچی لێدار ناکەێت تەنها ئەمە بە تێکەڵکردنی حاشە سەگ و ئەوانە کە کاتێک کەسێک حیواندارە عیب نەبێ سەگی هەیە بۆ پاسەوانی تێکەڵبوونی ئەم سەگانە و لە ناو حیوانەکانە وای لێ کاتوشی ئەم نەخۆشیە بێت ئەم نەخۆشیێش یەکێکە لە نەخۆشیە زۆر کوشندەکان کە تووشی تلۆقی جگەر و چی کۆمەڵێشتە من یعنی ئەڵێن بە پلەیەکی جارە من یەکێک لە پزیشکەکان ئاماژەی پێداوتی ئەم نەخۆشیە ئەم کرمە ئەسڵەن بە برژانن بە هیچ شێوازێک کابرا بە گۆشتی بە برژاندن ئەم کرمە نافەوتێ ڕاستەکە پێشتر تۆریەکەمان باسی بە پلەیەکی بەرزی کوڵان لە ناوەچێ ئەمە کە ئەگەر کەسێک بیخوات یعنی ئەو هەموو ئاژەڵێکە لە سەر جادەکان لە کۆڵانەکان سەر ئەبڕێ خۆ ئەو پشکنینی بۆ ناکرێت بە چاویش دیار نییە زۆر باشە کاک سەرباز وەک بەڕێزدا مەژەت پێکرد ئامارەکانت خستە ڕووکە ئاژەڵێکی زۆرتان سەربڕێ بگومان گۆشتێکی زۆریشی بووە باشە شێوازی هەڵگرتنی گۆشتەکەتان چۆن بووە تا ئەوەی کەدا بەشتان کردووە بەسەر خێزانە ئێمە ئەو گرێبەستەی کە لەگەڵ سەربڕخانەکانە کردومانە ئێمە هەر تەنها سەربڕینەکە نییە گەیاندنی گۆشتەکانمانە بەو شوێنەی کە ویستومانە پرۆژەکەمان لێ ئەنجام داوە یان ئۆفیسەکانمان تا گەشتۆتە دەستی هاوڵاتی هەر لە ئەو کاتی کە ئاژەڵەکان سەربڕاون و سپیکراون و شۆراونەتەوە لە ساردکەرەوە لەوێ هەڵ ئەگیرێ بۆ ماوەی 12 کاتژمێر تقریبن کە خۆیان بڵێن چەند کاتژمێرێکیان هەیە لەوە کەمتر لە ناوبەڕاد و ساردکردەوە نەبێ لە دوای ئەوەش ئێمە کە دوای پارچە پارچەکردنی هەر لە شوێنێکی فێنکایە تقریبا بەڕادە بەڵام پارچتان کردووە بەڵە تیمی خۆمان پارچە پارچەیەکن دوای ئەوە ڕۆژێ دوایتر کە وەریەگەینەوە گۆشتەکە ناڵێم چەند کاتژمێرە بێ 12 کاتژمێرە لە ناوبەڕادا بمێنێتەوە کە وەرمانگرتەوە هەر ئەو شوێنەی کە ئیشەکەی تیاکرێ هەر خۆی بەڕادە ئەوە هەر ئەو شوێنە سەلامەتە لە بە گواستنەوەشی دیسانەوە دوو بەڕاد لە خزمەتمان بووە هەر لە سلێمانی لە هەولێر بە هەمان شێوە بووە دوو بەڕادمان بووە کە یەکیان ئەوە بۆ گەیاندنی بۆ شوێنانەی کە پرۆژەکانمان هەبووە یەکیشان بۆ ئەو جێگەیە کە هێناومانەتەوە بۆ ئۆفیسەکانمان ئۆفیسەرەکی هەولێر و بڵێن سلێمانی و هەولێر لەوێش ئێمە خۆمان نوێژەمی دەمان هەیە تەنها لە سلێمانی و هەولێر هەستان بە ئەنجامدانی ئەم قوربانیکردنەوە خود لە پارێزگای هەڵەبجە چووکە پێم وای بێ لەوێش گۆشتی قوربانی بەخشین دابەش کراوە ئێمە بۆمان ناردوون ئێوە ناردووتان ئێمە بۆمان ناردوون لەبەرەوەی کە ئەو شوێنانەی کە بڵێن گۆشتی تێدا دابەش کراوە ئێمە بە سیارەی بەڕاد بۆمان ناردوون زۆر خۆشم بینی ومە لە ئۆفیسەکە تا زۆر خێزانە بوو
داهاتنە ئۆفیسەکەتان بۆ وەرگرتنی گۆژ ئێوە لێرەش دابەشتان دەکرد یاخود ئەو کەسەتان دەوت خۆمان بۆتانی چۆنی ئەوە ئەرزم کردی وتم هەندێک لەوانە ئەو خەڵکانە بوون کە خاوەنی پشکەکان بوون بانگمان ئەکردن لێرە گۆشتگەلەوە خەڵکێکی دێن نا خەڵکمان بانگ ناکرد بۆ ئۆفیس بەڵام تر عادەتەن لە شوێنێک نەبێ خەڵکی هەژار ڕووکاتە ئەو جێگەیە ئێمەش پشکێکی بەشێکی ئەومان لە ناو مجەمیدەکانمانە دائنا ئەو دووسێ ڕۆژە لەبەرەوەی کە ئەو خەڵکی کە دێتە بەردەرگای ئێمە بەردەرگای بەخشین مەبەستمە بە ناومێدی نەگەڕێتەوە جا کۆمەڵێشت هەیە عەفوو کە ئێمە لە ساڵانی پێشووە یعنی بینیومانە هەندێک خەڵک هەر پێی خۆشە گۆشتی قوربانی لێ بخوا ئیتر حەقی نییە بەسەرەوەی دەوڵەمەندیان هەژارە باوەڕکە من خەڵکێک هەبووە لێرە وتێتی وەڵاهی پێویستم پێی نییە هیچ پێویستم پێی نییە و الحەمدلله وەزعم باشە بەس بەڕاستی هەر حەزەکەم پشکێکم بەرێ لێ بخۆم چێژێکی تێوە گۆشت قوربانی هەربوو ینی هەیان بۆ وای زانیوە و توێت ینی هەر قسەکە لای کورد ئەوەیە ئەڵێ ئەو مبارەکەەوە پیرۆزە خەڵکە بۆ توێتی پێویستم پێ نیە بەس گۆشتی قوربانی بەلامەوە پیرۆزە حەزەکەم لێ بخۆم هەر لەسەر ئەو قسەیەدانی چۆن ئێوە کە لە نێو خەڵکدا بوون خەڵکانی ژەرین دۆخی خەڵک چۆنی بوو ئێوە نێلی تێگەشت بن ینی چەند پیان خۆش بوو کاتێکە ئێوە بەم شێوازە خێر دەکەمە تایبەتەوانی کە هەژارن ئێمە هەندێک دۆک و سیناریۆ باس ناکەین ڕاستی کۆمەڵی خەڵکە بینین زۆر بۆزی خراپ خەڵکانێکە بینین خەڵک هاتووە سوێنی خواردەوە و توێتی چلشەوە گۆشتم بە قەنارەوە بینی یعنی زۆرە ئێمە زۆرجارکە خۆمان تێرین بەڕاستی و ئەزانین تاوی خەڵک و کۆمەلگا بۆ شێوازەیە من داوایەکم هەیە لە دەوڵەمەندەکان ئەوەی کە یعنی بە دوای هەژارە بگەڕێن بەڕاستی ڕەنگە خەڵکانێکە بن لە ناو دەوڵەمەندەکانە لە کەسە نزیکەکانیان ئەمان پێیان نەزانیون عیزەتی نەفسیان پێیان یعنی ویان لێ ناکا بچنە بەردەرگای دەوڵەمەندێ لە خزمەکانیان بپرسنەوە بزانن یعنی بچنە ناو ژیانیان نەک بە شێوازێکی فەزۆلی بچنە ناو ژیانیان بزانن ژیانیان چۆنە خەڵک هەیە من خەڵکە ناسم لەوە چ کە سوکارەکەی زۆر دەوڵەمەند بێ خەڵکی دەوڵەمەند زۆر لە نزیکایەتی بەڵام حەماڵیەکە لەو بازارە باوەڕەکەی ڕەنگە بڵێن یعنی عایلی چاک وەزئی زۆر خراپە بەڵام عیزەتی نەفسی ڕێگە نادا بچێت لە لای فڵان دەوڵەمەند وایە خۆی هەمیشە بە کەسێکی بوونە یا کەسێکی مامناوان پیشانەدا هەژار زۆر زۆرە لە وڵاتی ئێمە کەواتێەوە لەم قوربانیەتاندا چەند ماڵە هەژارتان ینی بەسەر کردوەوە یارمەتیتان یاون وڵا زۆر یعنی ئەو ڕژەی کە ئاڵێن ئەمە زۆر هزارەکەمە بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی گشتیە ڕەنگە بڵێم ئەوەی کە لەو 11,000 بەلایانی زۆر کەمەوە کەڵێم ڕەنگە 3,000 ماڵ بۆ 4,000 ماڵی خەڵکانێک بن ڕەنگە لە ژێر هێڵی هەژاری باشە چۆن ئەم خێزانانە دەستنیشانەکەن بە چ ڕێگایەک ئێمە نووسنگەکانمان کۆمەڵێ پێوەرمان هەیە لەوێ خەڵکانێک کە ئەچن لە نزیکەوە لە شار و شارشتەکان عادەتەن خەڵک زیاتر یەکتریە ناسێت تا شارە گەورەکە بە دوواداچوونیان بۆ ئەکرێ ئێمە خەڵکێکی زۆر لەوانەی کە هەر لە لای خۆمان ناویان نووسراوە بە دوواداچوونمان بۆ کردوون منداڵ بە تایبەتی منداڵە بێباوکەکان ئێمە حاڵیان زۆر بە تەواوی ئەزانین بەشی بێباوکانمان بەورترین ڕێگا ئەچنە ناو ژیانیانەوە کە پرسیاریان لێکەن تاوەکو پرسیار لە دراوسەکانیانەکەن تەنانەت یعنی لیژنەی بە دوواداچوونەکانمان کاتێک کە ماڵێکی هەژار دەستنیشانەکەین لەو گەڕەکە برامان هەیە خی گەورە مۆفەقیکە ئەچێت پرسیار لە مریشک فرۆشی نزیکی ماڵەکەیانەکە ئەم ماڵە ئەناسی بەڵێ شێوازی ئایا ئەم ماڵە زوو دێ بۆ مریشکەڕین ینی بزانین حاڵی چۆنە ینی لەوەش ئەپرسین زۆر جار برامان هەیە زۆر وردە لە بەدواداچوونە ینی کۆمەڵێشت ئەدۆزینەوە خەڵک پێی پێ نەبردووە یعنی کە ئەچیتە ناو ژیانی خەڵکەوە ئەو کاتە ئەزانی خەڵکانێک هەبووە یعنی بەڕای لە ساڵانی پێشووە ماڵ هەبوو توانە بە نۆرە نانەخۆین
ئەمەش زۆ شتێکی باشە دڵنیایە بۆ کەسانی کە دایانن لە ڕێگەی ئێوە کاری خێرخوازی یاخود پارەکانیان بێن و ئەنجامدن کە بۆی کە بزانن کە بە دڵنیاوە دەگاتە دەستی کەسانێکە پێویستیان. زۆر سپاس بۆ کاک سەرباز حەسەن ئەندامی دەستگای خێرخوازی بەخشین سپاسکەم دەرفەتت بێمە بەخشی بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە لەگەڵتان بەردەوام دەبین. دووبارە سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان لە چاوەری سێمی بەرنامەکەماندا باز لە خولێکی هاوینە دەکەین بۆ مێرمنداڵان کە ئەم خولە زیاتر ئاشناکردنی مێرمنداڵانە بە فەرمودە پیرۆزەکانی پێغەمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم زانین شێوازی ئەم خولە چۆنی و چەند خوێنکار تێدا بەشدار بوون و تا چەند ئەم جۆرە خولانە گرنگ بۆ مێرمنداڵان بۆ منداڵانیش گفتوگۆ دەکەین لەو باوی لەگەڵ مامۆستا دەرواز دلێر سەرۆکی خولی ئاشناکردنی مێرمنداڵان مێرمنداڵە بە ڕۆژتە جوانەکانی پێغەمبەری عزیزمان صلی الله علیه وسلم یەخوا بەخێر مامۆستاگەر زەحمەتی کێشە مامۆستاگەر سەرەتا باز لەم خولە بکەی ئەم خولە چۆنیەوە قوتابیان چۆن دەتوانن بەشداری لەم خولەدا بکەن. سەرەتا بەنای خۆی بەخشندە میێرەبان سپاسی کەناڵی ئاسمانی پێیان بۆ بەرنامەی پێیان ڕۆژەکەن بۆ بێدانی ئەم دەرفەتێ زێرینە خۆ سەلامەتی خولی ڕۆژبەرزی لە ساڵی 2017 دامەزرا بیدادی دامەزراندنمان ڕەنگەگە هەر کەسێک پێوێ سێدلێک دابنێ پێویستە بە ڕۆژنامەیەکی هەبێت. ئێمە لە بەفەزلی خۆی پەروەردگار لە پۆلی 11 و پۆلی 12 ئامادەی لە مای ئەو 2 ساڵدا سێ بە ڕۆژنامەی ڕۆژنامە دەسێنە لە دواترە بیرمان لە فکرێکی خولی لەم جۆرە کردوێتەوە. خولی ڕۆژبەرزی لە ساڵی 2017 بەردەم هەتاوەکو ویسە بەفەزلی خۆی پەروەردگار بەڵام تەنها لە ساڵی 2020 ئەو خولەمان نەکردەوە ئەوش بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە پێناو سەلامەتی ژیانی فێرخوازەندا. ئەمە فکری خۆت و یان خۆت کەسانێکی هەبوو کە هاوکاری توان ئەم خولە لە ڕێی سێرکردنی کۆمەڵی ڤیددیۆی پەروەردەیەوە سێرکرد ئەم ڤیددیوانە کاریگەری گەوری لەسەر دڵ و دەرونی گەنجام لاوان هەیە بیرمان کرد بۆ ئەم خولە تەنها بە ڤیددیۆ بڵاو بکرێتەوە. ئێمە دین یەک بێک ئەو ڕەوشە جوانانە مامۆسایکی بەڕێزی بۆ بانگەکەین دواتر لە دوای پێشکردنی بابەتێکی مامۆسا ئەو پارچە ڤیددیۆی کە ڕەبتی بە بابەتەکەی پێشکەشی فێرخوازانەکەین کاتن سەرەتا دروستبوونی فکرەکە لەوە دەستی پێکەن. زۆر باشە خولەکانتان بە هاوینە تەنها لە هاویندایەوە مودەتەکەی چەند دەخایەنێت؟ خولی ڕۆژبەرزی تەنها لە وەرزی هاوینە ئەکرێ لە دوای تاوابوونی قوتابخانە ڕاستەخۆ دەست پێکە پێشکردنی قوتابخانە خولەکەمان کۆتای بەدەوە لەمای ئەو سێمانگونیەوە خولەکەمان هەیە. باش ئەو مناڵانەی کە بەشدارن لە خولەکەتاندا دیاریتان کردووە کە لە چتەمەنێکەوە دواتە مەحدودە چتەمەنێ بۆ چتەمەنێتوانێت بەشدار بێت یاخۆت هەموو چین و توێژەکانتوان لەم پرۆژەیەوە یا بەشدار بن. لەم خولەدا ئەو خوێندی فێرخوازانی کە وەرێگرن پێویستە تەمەنە لە 14 ساڵ کەمتر نەبێت چونکە ئەو بابەتانی باس دەکرێت ڕەنگە بۆ منداڵان وەکو پێویست پامەکی نەگات چونکە لە ئاسیەوە کەمێک بەرزترە. بەڵام گرنگێکی خۆی لەوەیە کە پەروەردەی گەنج لە منداڵیەوە دەست پێ بکە ئەو بۆچی لە 14 ساڵەوە دیاریتان کرد باشتر وانە بوو کە لە تەمەنێکی منداڵیەوە فێر بکرێن تا ئەو قۆناغی کە خۆتان دیاریتان کرد. ئێمە کۆمەڵە دەورمان هەیە سواز بخۆ لە ناحیەتێکی بەپێی قۆناغەکان ئەبڕن ئێمە قۆناغمان هەیە لە پێش چوون قوتابخانەی تێ هەتا وەکو پۆلی 6 سەرەتایی تێ لە 6 سەرەتا بەدەوەتیاتی هەتا وەکو 12 ئەمەدەی لە دوای 12 لە تەربیەت جامی ئەمە حەزمانی بۆ پرۆژێتێک واتە بە فلتەر ئەوڵێواتە هەنگاو بە هەنگاو ئەمانە کۆمەڵە قۆناغ بڕن ئەنجازن سەر قۆناغێت پێ. ئێوە لە خولەکەدا چی پێشکەش بە فێرخوازەکان تا دەکەنواتە ئەو فەرمودانە کامانن کە دەبێت فێرخواز لەبەری بکات یا خولی تێ بکات چۆن شێوازەکان ئەتوانین زیاتر بڵێ ئامانجی خولەکە لەگە پرسایی جان تێگرێتەوە. ئەوەی کە لە خولەکە هەیە ئامانجە خولەکە ئەوەی کە مەبەستمانە دووشتە یەک ئەو ڕەوشە جوانانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە کردار و گفتار لە ناو خەڵکە بکەن عەمەلی. ئێمە تەنها ئەبیستین نایکین بە کردار ئێمە تەنها سەمیعنا نەیە ئەطعنا تەنها ئەڵێ بیسمان لێرە کوێ دەرەوە. ئامانج و هەدەفی سەرەکی خولی ڕۆژبەرزی زیندووکردنەوەی تاوی ئەخلاقی جوانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. سەرەکی لە کتێبەکانە چەند جوان ئاماژە بە ژیاننامەی پێغەمبەری خوا ئەکرێ صلی الله علیه وسلم لە بەرامبەر ئەم هەموو هەڵوێستەی کە بەرامبەر نەحەزانی ئیسلام کە بەرامبەر کەسانێک کە بڕۆژن پێنەوە چۆن هەڵوێستی کردووە. یەک کتێبێکی نووسراوە چۆنەتی مامەڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ بێباوەڕاندا
قەنەعەت دەکەی کاتێک ئەو کتێبە ئەخوێنیتەوە بۆ ئەرەکەوێ پێغەمبەرێک کە پێشەوەی هەموو گوری ئادەمیزانە ئەگە بەم شێوازە جوانەکە غەیری موسڵمانە مامەڵەی کردووە باشە منێکی موسڵمان بۆ لەگە کەسانێک کە ملتەزیمە بە دینەی خۆمە موسڵمانە بۆ شازی مامەڵە لەگەڵ ناکەم واتە ئامانجە سەرەکە زیندووکردنەوە ئەخلاقیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمە خاڵێکی تر ئەو ڕەوشتە بەداخەڵ ڕۆشناشتنێکە لە کۆمەلگایە بڵاوبووەتەوە لە دیاردەی حەسوودیە لە دیاردەی بوختانە غیبەتە هەموو ئەم سیفەتە ناشتنێکە بەداخەڵ باڵی بەسەر دڵ و دەرونی گەنجانێکەشە یەک بێ گوڵبژێرەکەن و بۆ خوێندکارەکانی باسەکەین ئەوش مامۆسایەکی بەڕێزە باسەکە جار مامۆسامان بان لە کەرکووە مامۆسامان بان لە سلێمانیەوە مامۆستاکان تا چەند هاوکارتانن خۆی گەورە پاداش ئەماتە بەڕاستی دەستیانە نابڕمانە مامۆسا بە لە کەرکوو لەسەر حسابی خۆی جمعی داهاتوو ئینشاڵڵا دێتە خزمەتمان باش کاک دەرواز باست لەم شتانە کرد ئێوە بە چ شێوازێک ئەم پەیامانە ئەگەێنن بەم منداڵانە بەم گەنجانە بەم لاوانە چۆن فێریانەکەن ئێمە ئەو بابەتانی کە هەڵێ بژێنین لە بە شوازی داتاشۆک و سیمینارێک پێشکەشی فێرخوازانەکەن چونکە کەم تا زۆر خەڵە ڕەنگە لە گوێبیستن تەنها لە قسە ئەو تاریخی بەسەر کاریگەری نابێت ئەمە مامۆسای بەڕێزمان ئەلە مامۆساجان بەڕێز چل دەقەتەیە لەمە ئەم چل دەقەیە فێرخوازان بەشداری پێ بکەن لە قسەکردن ئەمە مینبەرێکی سم مزگەونی لە ڕۆژما قسەکردن تێ حرام بێ فێرخوازان هەڵسێنە بە هەسەر بۆ با نەدەن چکە تەلەبە هەیە هەستێتێک جای لەشت تێناگە بووی هەڵیسێنە هەسەنگانی پێ بکە بۆ هەسەنگانی پێ بکە ڕابێژی پێ بکە قسەی پێ بکە بە زۆر با قسە بکە لە ڕێدا تاشۆ بابەتەکان پێشەش ئێوە لە کۆتایی خولەکەدا تاقیکردنەوە ئەنجام دەدرێت یان هەر دەبێت شتەکان تێ بکەن نەوەڵای ڕاستەکەی ستاقکردنێک ئەنجام نادرێت بەس لە کۆتایە ئاهەنگێکی شایستان بۆکن بڕوانامی خۆلەکەشان پێ ئەدەین تا چەند مێرمنداڵ و خولانەدا بەشداری کردو تا ئێستا ینی بەدەمۆچوونی زیانی ژمارەیان زۆرە سەرەتای دامەزای خولەکە بۆ قەنەعەتەوە خولەمان دامەزا گوتمان ئینشاءڵڵا ئەم خولە لە تەواوی شار و شارەکان هەرمی کوردستانە بڵاو پێ بکرێتەوە لە ساڵی یەکەم هەتا وەکو چوارەم تەنها لە ناحیەتێکی بەڵام ئەم ساڵ سپاس بۆ خۆی پەروەردگار لە تەکیە لە بەردەخارمان لە بازێنیش لەقمان هەیە بە هەر سێ شوێنەکە زیاتر لە 120 بۆ 130 فێرخوازمان هەیە فێرخواز هەستاوە بڕاتە بێت چۆ دەسەم مانەسەوتی مامۆساڕەکەم دە 5 قسەکەمدم بۆ وتی ئەمێ باسی بکەم چۆن لە ڕێگەی خولی ڕۆژبەرزێ بووم بە حیجاب ئەوە گەورەترین دڵخۆشە وەڵا ئەگەر هەموو دنیا بدامێ ڕەنگە بەڵێ ئەو قسە دڵم پێ خۆش نەبووە کەواتە لە هەردوو ڕەگەزیەوە بەشداری پێەکەن زۆر باشە بەشداریکردنی ئەمان چۆنە ئایا بە شێوازێکی جیاواز دەرسەکان دەرسیان پێ ئەوترێتەوە فێرەکرێن یاخود تێکەڵن ڕاستەکە لەبەر نەبوونی کات خۆی گەور پاداشی برانی ئەنجومەنی کۆمەڵگەری لە تەکێ بداتەوە دوو کاتیان پێ بەخشین چونکە بە حکومی کە لەو دەکەی زۆرە سەر بیناکە لەوە زیانە دەور خولگە لە زۆرە ڕاستەکە نماتوانین جای بکەن بۆیە هەردووکیان لێ کاتاکرێ بەڵام بران لە پێشەوە خوشانە لە دووە بۆش کاتەمە لەبەر کەمی شوێن یاخۆ بچووکی شوێن ئەوە تێکەڵتان کردوونوە لەبەر نەبوونی کاتی پێویستی بیناکە چونکە بەخۆ خولی گەلە زۆرتیا لە هاوینانە وەکو پێویست ناتوان ڕاستەکەی جەمام کراتەوە کاک دەرواز ئەو کەم و کورتیانە چین کەوا بکات ئەگەر لا ببرێن پرۆژەکەی ئێوە خولەکەی ئێوە فراوانتر دەبێت تەنها لە ناو ناحی تەکیەدا نەمێنێتەوە بچێتە چەند چەماڵ و کەرکک و دەوروبەری بەتایبەت لەو نزیکانی لەسەر زم شار و شارۆچەکان لە قسان هەبێت چکە بەڕاستیمە پرۆژێکی گرنگە بە تایبەت لەم ڕۆژگاری ئێستادا بۆ مێرمنداڵانیش بە تایبەتی تر وڵای ئەو گرفتانی کە جا دێتە پێشەوە من خۆی گەرپاداش تاوای مامۆسایم بەرز بداتەوە جای مامۆساوکو پێویست ناتە دەست چکە ئێمە هەموو ڕۆژێک مامۆسای جیازبانەکەین ئەوە یەک مامۆسا یەک دەموچا بێتا کۆتای خولەکە هەر ڕۆژی مامۆسای بانەکەم جای مامۆسای بڕێت بە ئوترپی کۆمەلگەرەکەشی شوێنەکەتان بێت ینی شوێنەکەتان وا بخواز بەسە مامۆستان هەیە بۆ نەگە لە سلێمانی بوونایە بۆ نمونە فراوانترە و مامۆستا زیاتر بەردەستە ئێستا لە تەکێ لەخوا بەزە ئەو گرفتەمانێ بەڵام لە بەردەخارمان و بازان کەمێک ئەو گرفتەمان بۆ دروست بوو مامۆساوەکو پێویست نایەت دەست لەبەر دوورە ڕێگا بێ یاخۆ لەبەر ئوزێکی هەبێ مەشغڵەتی دنیا ژوای کرد بەڕاستی بۆکو پێویست مامۆسان هێنە دەست کاک دەرواز ئاماژەش هەرچەند پێکرد بەڵام زۆر بەڕوونی ڕاستی تێنەگەیشتم ئەو بابەتانەی کە زیاتر ڕاستەکە مێرە منداڵان فێری نیوان لێ ڕەوشتە جوانەکانی پێغەمبەریانەکەن درودی خۆی لەسەر بێت بابەتەکانتان تایبەت چین کە بۆ منداڵانیان دەڵێنەوە کە باسییان دەکەن کە شەرحیان دەکەن مامۆستاکانتان ئێستا ئەو بە ئەو سیفەتە جوانانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ئەلفە بۆیە هەمان سوڵ بەقەدە بەحرێکە ئێمە گوڵبژێریەکەین لە هەر بابەتێک مامۆسای بەڕێز جیازبانەکەین ئێستا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ناو مەکە بەچی ناسا بوتانە بۆ پێغەمبەر بە صادق الئەمین ناسا بوو بەڵام هەموو ڕەوشتەکانی جوان بوون بۆچی ئەڵێی گوڵبژێری دەکەم بەبەستم ئەچوە بە کاتەکە هەر ئەوێ بەش ناکە ڕۆژم هەیە هەر ئەوە فریاکەن لاانش ئەو فەرمودانە هەڵبژێرن کە ینی شمولی ئەو مێرمنداڵەکە یان ئەو مێرمنداڵە بتوانێت
ئەم فەرمودانە لە کاروباری ڕۆژانی خۆیدا بەکاری بێنێتەوە. بەڵێ ئەوەی کە لە ئاسی تێگەشتنی فێرخوازانە بێ ئەو بابەتەن هەڵەبژێنێ. من هەمیشە گوتمە بۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ناو مەکەیە بە سادوقە ئەمین ناسراوە بۆ من کە شوێنکەوتی ئەو پێغەمبەرم پەنا بەخوا گەنجە بە درۆزی ناسراوە. یعنی ئەمە گرفتێکی گەورەیە. پێویستە دەست بخرێتە سەر ئەم برینانە وەکو ئاماژەم پێکرد ئێمە زۆر جا سیفەتە ناشرەکان باسەکەین بە ئومێدی بە ئاماجێک کە تەربە خۆ لێپارێت. ئێوە هەوڵتان ناوە ئەو ڕەوشت و سیفاتانە باس بکەن یاخۆت فێری ئەو منداڵانەیان بکەن کە لەم قۆناغی ئێستا داوایان لە گەنجان و لە مێر منداڵان کردو کە بەلا ڕێجا ببرێن. ئەتانەوێت لە ڕێگەی ئەم ڕەوشتە جوانانەی پێغەمبەر درود و خێر لەسەر بێ مناڵان بێنەوە سەر ڕێگەی ڕاست گەنجان بێنەوە سەر ڕێگەی ڕاست. ئێساس بەداخەوە تۆڕ و کۆمەڵاتەکان وەسائیلەکان بۆ ناشرینکردنی ئەخلاق ناکۆمەلگای ڕاستی زۆرە. هەمیشە گوتومە دابارینی بەدڕەوەشتی بەداخەوە وەکو لێزمێکی باران ئەبارێ. بەڕاستی پێویستە هەرێک لە ئاسی خۆمانەوە کەم تەرخەمی نەنوێنین بەم پارەمان بە ماڵمان بە کاتمان بە ساتمان لە پێناو زیندووکردن ئەم ئەخلاقە جوانانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. بیلێک هەڵوێستەکەم خۆمە شەرمەزاری لە ئەبو جەهل زانم ڕەنگە بپرسی چۆن. ئەبو جەهل کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەکە کۆچی کرد بە مەدینە چی کرد؟ دەستی لێبەردا؟ نە. گوتی هەر کەسێ سەری پێغەمبەری سەری محەممەدم بۆ بێنە مە 300 خۆشتێکمە قوربانی. ئەبو جەهلێک ئەوەندە بەغیرەت بێ ئەوەندە ئازا و مەرد بێ 300 خۆشتە بکاتە قوربانی قوربانیەکە سەری پێغەمبەری خوا بێنێ منێکە گەنجم من ناتوانم 300 خۆشتە بکەمە قوربانی خۆ ئەتوانم تەمەنی گەنجم بکەمە قوربانی خۆ ئەتوانم کاتم بکەمە قوربانی خۆ ئەتوانم پارەم ئەوەی دەتوانم هەبی بکەمە قوربانی. بێ باوەڕان لە دژاتیکردنی دینی ئیسلامات قەت سڵیان نەکردەوە. ناحەزانی ئیسلام قەت سەنگەر چۆڵ ناکەن. منێکە موسڵمان بۆ سەنگەر چۆڵەکەم. منێکە موسڵمانم کە ئەو هەموو لێشاوە فیتنەیە بۆ بەری ناگرم. من داوا لە مامۆسانی یەکەم لێرە لەم کەناڵە جوانی پەرستانم تاواتان یەکەم تکایە لە سەمیبەر بە نیم سەعات کیفایەت نییە. وەڵڵاهی گەنج زێدە لامان سوێن لەسەر من ڕۆژە گەنجە بامی وتی کاک دەست ئیشم پێدا وتم لە خزمەتم کوتی ئافرەتێکم خۆشە ئەگەر دەستی بگرم حرامە هەن گەنجە گەشت و ئاسە نازانێ لەو کارە ساتر ئەڵێ بامۆسا ئەگەر ماچی ئافرەتێم تاوانبارە بم ئەمە گرفتە لە ناو گەنجانە هەیە پێویستە مامۆسانی ئاینی بەدە لە مینبەرەکەی پێتە خوارە ناو گەنجانە تێکەڵ بن چکە زۆرە لەمان مامۆسانی ئاری چکە نخبن خەڵک جوان لە ڕاگرێ منێک ڕەنگە پێست خەڵک جوم لە ڕانەکە بەس مامۆسایەکە لەسەر مینبەرەوە بێ قسە بۆ خەڵکە خەڵک جوو لە ڕاگرێ تۆ وەکو گەنجێک یاخۆ لە نێو گەنجانە ینی مامۆستایانی ئاینی زۆرە لە وتارەکانیان شمولی گەنجەکات یاخود بۆ گەنج باشن یانەوە تا کە خۆ داماژت پێکرد کە بێتە ناو گەنجە و لە ڕێگەی ئەم خولانە لە ڕێگەی کۆمەڵە سیمینارەوە زیاتر خستن بە گەنجان بکرێت و گەنجان بەلا ڕێدا نەبرێن. وەڵڵاهی لە ئێستا خۆی کەم تازوو نالم هەم مامۆسانی ئەنی بەڵام بەشێکی زۆر لە مامۆسان ئەو بابەتانی پێویستم بەڕاستی بابەتێکی سەردەمینی من لە ناو خولەکی خۆمەنا بابەتێکم ڕۆژان کە پێویستە بەدڵ دەروین گەنجان بابەتی خۆشەویستی بوو مامۆسایەکی بەرەزم ماگوزان چ کاتێک خۆشەویستی دروستە بۆی ئەم گەنجە تێنەکەوێت چ کاتێ دروستە لەگەڵ ئافرەتێکە قسە بکەیت ئاخر ئێستا بەداخەوە لە زانکانی هەرمی کوردستان بەتابەت ئەگەر ئێستا بە زمانی ئەمسەڵ کەپڵەکە نەبێت وەرە دواکەوتووی بەڕۆ ئەکەی بە کەسی نزیکی خۆم ناوتە لە ناو زانکانە وتی مەشروب ناخوتی ناوەڵا وتی زیناش ناوتی ناوەڵا وتی جگەرەش ناکەش وتی نەوەڵا وتی ئەنی ڕگە لەوتی نەوەڵا وتی ئەیت کەپڵێکش نەوتی نەوەڵا وتی خۆ تۆ کەی گەنجی تو هەردوو دواکەوتووی یعنی بەداخەوە ئێستا سیمە ناشرینەکان بۆتە شانازی بۆ ناو گەنجە ئەو کەسانەی کە ئەم سیمایان هەبووە ئەوە لە ناو جامیعات دەرکەوتنەیە ئەوە ئەوان نخبە بوو ناو خەڵک باسییان بکە کەچی ئێستا بە پێچاوانەکەیە ئێستاگە خاوەن ڕۆشتێکی جوانی بەتابەت لە جامیعات کە 4 ساڵ لە جامیعەمان بینیوە وەڵای خاوەن ڕۆشتێکی جوانی لەگەڵ ئافرەتێک قسەنەکەی قۆپی نەکەی قۆپی تەلەبەی جامیعە قۆپی نەگەی تو لە ناوانە دیارە بە پێشەوت دەنانرێ یای کارەسا ئەفم کە کارەسا لەوە گەورەتر مامۆسانی بەرز وەڵڵاهی کێشە هاتووتە لامان خوشێکی بەرز ڕۆژ دەرەوتی مامۆسای بەرز کێشەمەیە کێشە هاین چۆن میسا من ئەگە ممکن نەخۆش بم ئەچمە لای دکتۆر بۆی دکتۆر عیلاجی دەردەکەم بکە وتی چوومەتە لای دکتۆرێکی جامیع ئەم هەرمی کوردستانە لە باتوی دەردی تیمارم پێ بڵێ کە خاوەن چەند مناڵێکم داوای کاری خراپی لێ کردم ئەین بڕوانامە قیاز نییە بۆ ئەو شتانە کاک دەرواز باش بزانم فیدباکی و کەسانی ئەو مێر منداڵانەی کە بەشدارن لەم پرۆژەی بەڕێستانە چۆن بۆ کاریگەریتان هەبووە لەسەریان یاخود مێر منداڵتان هەبووە کە ئەو بابەتی ئەوانەی کە پێتان وتێتەوە لە ئەخلاق و کردار و گفتاری ڕۆژانەیدا ڕەنگی داوەتەوە ئەو فیدباکە لە دوای جێژنی خوبان پێمان گوتووە کە فیدباکی خۆڵکمان پێ بڵێن چ کەم و کورتێکەوە چ داواکاریەکانێ هەمان پێ بڵێن یەک شتێکی بە دڵی فێرخوازانەکەین زۆر جار ئەڵێ مامۆستا پێمان خۆشە دکتۆر فڵان بینی مامۆستا فڵان بینی بابەتی فڵان باز بکەین ئەنی مەسەجە بۆ دەرزی دات و هەمان ئەو بابەتی کەوان پێشنیارەکەن و ئەو مامۆستا باسیکە ئەوان پێشنیارەکە بانکیانکەن بە ئومێدی کە تەلەبە ئستفادەی لێ بکەن هاوکارم دانیار و پرسیاری لێ کردی وتی تاقیکردنەوەتان هەیە و بەڕێزەوە تێناخێن بەس پێم وابێ لە بری تاقیکردنەوەکە
ئەوانانی کە بەو منداڵانەی دەڵێنەوە پێم وایە بە دوجار وەکو سیمینارێکە بێت لەسەر ستیج پێشکەشی بکەن وایە ئەمەش بۆ ئەوەیە کە ئەبێت منداڵان فێری قسەکردن بکەن یاخود مەبەستان چیە لەوەی کە ئەبێت ئەو منداڵانە کە ئەوانانی پێیان دەڵێنەوە دوجار وەکو سیمینارێک تەقدیمی منداڵەکانی دیکەی بکەن دەستە خۆش خەڵکی باشە بیرخستمەوە ئێمە لە خۆلە کۆمەڵی تایبەتمەندیمانێ یەکێ لەو تایبەتمەندیانە خوێندنەوەی کتێبە سوپاس بخوای پەروەردگار حەت بەس پارەکە 25 فێرخواست تێمە مۆسە لە ڕێگەی خولی ڕۆژبەز بوومەتە خوێنەری کتێب ئەو جێگەی دڵخۆشە بە من 25 نەفەر لە تۆڕ کۆمەڵاتەکان دوور بخێتەوە بخێتە ئاشنایکی بە کتێب گەلە گەورێ هەردوونە گەنجە لە دوای نوێژنی مەڕۆ پێوتی مامۆسا هەردوونە تەقریبا 2 ساعات خەریکی خوێنەوەی کتێبمە وازم لە مایل هێناوە بۆی خولی ڕۆژبەزێکەوە اینجا ئەو کەسانی کە کتێبە خوێنەوە لەمای ئەو هەفتەیە هەڵیان سێ ستیج پرسیاری لەم هەڵیان سێ ستیج ئەمە دوو هەدەفە پێکە یەک کە متابە ئەو خوێنەوەی ئەبێ دووش کە ئەو شەرم و ستێس و قەلەقەی کە هەیەی بەرامبەر ئامادەبان نامێنێ یەکتر لە تایبەتمەندەکانی خولی ڕۆژبەرزی ئەو جابدانەی ئەو پرسیارانەی کە بۆتە گومان لەسەر دڵ و دەرونی گەنجان مناڵە بۆ چواری سەرەتایەتی مامۆستا لەناو مزگەوتدا ئێمە خوا دروستی کردوین کێ خوا دروست کردووە یعنی ئەمە پرسیارە هەموو ئەم پرسیارانە ئەو ڕژێندرێت نەحازانی ئێستا تۆڕە کۆمەڵەتەکانی هەمووی تەنیوە ئەم پرسیارانە ئەو ڕژێن بە شێوازێکی زۆر لەسەرخۆ بە شێوازێکی زۆر کەم و کورت هەموو تایبەتمەندەکانیان پێڵێن پرسیار وەڵامەکانیان پێڵێن هەموو ئەو پرسیارانەی کە لە دڵی دەرونی گەنجانە دروستە بێ لە ماوەیەکێمە وەڵامەکانیان پێ ئەدەین پلانتان چییە بۆ داهاتوو دەتانێت چیتر بکەن ئەم خولانتان تەنهاوتەنا دەبێت لە هاویندا بێت یاخود لە وەرزەکانی دیکە ئەگەر قوتابخانەش بکرێتەوە ئێوە لە ڕۆژێک لە هەفتەیەکە یەک ڕۆژ ینی چەند کاتژمێرێک دابنێن بۆ بەرداوامیدان بەم جۆرە خولانە وڵای ئاماجی ئێمە لە خولەکە شەڵاری سکرتارێتی قوتابیانش داوای دەکەم کە ئەم خولە لە تاوای شارشارەکان هەرمی کوردستان بگرێتەوە چونکە من وەکو مامۆستاکە لە تەکیو ناتوان باڵ بۆ سلمانی درێژکەم باڵ بۆ هەولێر درێژکەم دەتوانم کەسێک ڕابست بن فکری خولەکەی پێ بڵێم فکری خولەکەی پێ انشاءالله بۆی خولەکە بڵاو بێتەوە پرسیارێکی جەنابەت بە تەنها لە وەرزی هاویندا نەبێت پرسیارێکی جوان بوو بۆی منداڵان لە کاتی قوتابخانەش بەردەوام من لەسەر ئەو ڕفتار و کردارانە بۆی ساردبوونەوەیکیان تیاڕوو نەیات ئێمە تەنها خودی ڕۆژبەرزێت لە وەرزی هاوینە هەمانە تاوای ئەو خوڵایی کە پێشە باسمان کرد سوپاس بخۆ لە کردنی قوتابخانەش هەر بەردەوامە کۆکوچی بۆ نەسا خولی ناوە دینامیمان هەیە کە زیاتر لە سوپاس بخوا 180 تەلەبێتەیە ڕێکخراوی هیواش کە لە ئەنەس چالاکیان هەیە ئەلحەمدولillah هەفتانە دوو لە هەفتەیە دوو ڕۆژ کۆمەڵ ئەو تەلەبانە کۆکەن و قسەم بۆ کرێ جگرش پرۆژەی دۆستانی کتێبمانە سوپاس بخوای گەورە هەر ناو بیناکە ئەلحەمدولillah هەفتەی ئەو کاتە بێتە ڕۆژێکە لە ئێستا لە وەرزیانە دوو ڕۆژەمانە یان چالاکیمان گەلە زۆر سوپاس بخوا ئەو تەلەبانی کە لەلای ئێمە نامێن لە شوێنێکی دەرزەخەن بەس خولی ڕۆژبەرزی تایبەتە بە وەرزی هەیە دەرواز ئاماژەت بەوە کرد پێشتر وتە ئەو منداڵانە هەڵە سینیانی خێنە سەر ستیج بۆی قسە بکەن بۆی ترس و شەرم و قەلەقیان نەمێنێت ئامانتان لەمە چییە بۆ ئەبێ ئەو منداڵە ترس و شەرم و قەلەقی نەمێنێت بۆ جوانە من لە قۆناغی یەک بن لە ساڵ 2017 لە زانگی قڵەزێ گەنجێک هەستا سەر مەنەس راپۆرتێکی پێشەش کرد بابەتی گفتوگوی زانستی بوو کە پێش هەموو کەسە لەو قۆناغا بابەت و راپۆرت و سیمینار پێشەش بکە هەستا سەمەنەسەگە و دواتر کە دانیش کوردی خۆن لە ڕەنگی وەکو ئۆتۆماتی لە قەلەق بوو ئەش ڕژە تێکچ بوو هەموو ڕەنگەڕووی تێکچ بوو دۆم بالە وتی کادرات بۆ خوا زۆر ناخۆش بوو لەکەم جاری بوو بەس ئێمە لێ ساوگەن ڕائێنین بۆی کە لە جامیات توش ئەو گرفتە نەبێ سوپاس بخوا تەلەبمان لا بووە لە ساڵی یەکەم کە بەشداری کردووە هەمانسان دو سەمەنەس دەستی ئەلەرزی لە کۆتای ئاهەنگی هەمان ساڵە بۆ 200 نەفەر قسەی کردووە ئێمە قسەکەمان شتەکەمان نەزەری نیە مامۆستای ئەم بابەتانە مامۆسا و پسپۆری تایبەتی خۆی هەیە ئێوە کەسانی پسپۆر بانگەکەن بۆ ئەم جۆرە شێوازەی کە مێرمەنداڵەکان متمانیان بۆ خۆیان بێت و نەترسن و قەلەقیان نەمێنێت ڕاستم هەر بۆ ئەم بابەتە سپۆری خۆی و مامۆسای تایبەت بە خۆی پێویستە فێرخوازان هەڵبزانگەندرێت بەس ئەو مامۆستا بەرزان کە دێن بە شێوازێکی نەزەری زیاتر خوێندکاران فێرەکەن فێرخوازان فێرەکەن بەڵام ئێمە دین بە شێواز ئەمەلەکە فێرەکەن قەنەعاتکە 2 سەعات دای بنیشە قسەی بۆ بکە بڵێ ئاوا قسە بکە ئاوا باترسە بشکێ بەیەندی و کاریگەر نیە بیست ئێستا مەنەسەکە بەس پێ بڵێ ناوە چییە تەرم هەستان و ئەوەندە قەلەق بۆ ئەوە ترساوە گوتم بەس هەڵسا هیچ مەکەم بەس سەری بەشداربووانکە ئاوازە بەس سەری بەشداربوانی کردوە بەس ئەوە هیچی تر مۆمەکە یعنی هەڵم ساندە بەس پێوتە ناوە چییە سادەترین پرسیار تی ناو بۆ دەواز محەممەدە تەنها ئەوە بەس بۆی شەرمی بشکێت لە جاری دومە کتێبی باس کرد لە جاری سیم وڵای پرسیاردا لە چاری جوارمە سوپاس بخوا چۆتە ئەنگ و قسە بمان دەرواز پێم وابێ ئێوە سەفرەی زانستیشتان هەیە بۆ ئەم قوتابیانە ئامانجتان چییە لەم سەفرانە یاخود ئەو سەفرانە کە بەم منداڵانەیانەکەن ئەیان بەم چین
ئەمە لە بەدرێژای خولەکە پێش کۆتایی هاتنی خولەکە سەفرێکی زانستیان بۆ شاری سلێمانی پێکەین بە حکمی دووری ڕێگە ناتوانین بچینە هەولێر بەڵام هەموو ساڵێک سپاس بۆخۆ بۆ شاری سلێمانی هێنانمانە کۆمەڵە شوێنیان پێگەڕاوین چونکە تەنها لە بابەت دەرزە نەبێت چونکە تەلەبە کەمێ بێزارە بێت تەنها بابەتی دەرز ڕۆتین بێ بێزارە بێت بۆی کەچکەشێک وەربگرن جێی وەربگرن ئەنێن شاری سلێمانی کۆمەڵە شوێنە پێ بشاندین بەمنە ببوورە پرسیمان لەسەر حسابی خۆتانە یان بڕەپارەیەکیان لێ وەردەگرن وەڵای بڕەپارێکیان لێ وەرەگرین تەنها 5,000 وەرەگرین بۆ کری ڕێگەبان لەبەن هەتاوە پێوەرە خواردنەکەش لەسەر خوانە بێ ئەنجام بەس لە جێبە کوسەدانی کۆمەڵە شوێن ئەەکەین جێگاکەین بۆ ئومێدێک کە ئەم تەلەبەیە سانیارێکی لەسەر ئەم شوێن هەبێ مۆزەخانی سلێمانی مۆزەخانی ڕەنگ خەڵ نەزانێت خەڵیتێکی بزانێ مۆزەخانی سلێمانی شوێنێکی سلێمانیە پارەکە برد بە مۆزەخانی سلێمانی مامۆستا بەردان خۆی گەورە پاداشیان باتەوە کۆمەڵە ڕێمان لەسەر مۆزەخانەکە پێدەن بڵام بۆ گۆڤاری هەیە کە شوێن دەرچوونی ئاجازی قورئانیە بەلەد مامۆستا فاروق ڕەسوول یەحیا کە وەرگێڕی کتێبەکانی زانای گەورەی کورد سەعید نورسی لێ محاضەرێکی پێشکەشکردن دواتر بۆ کۆمەڵە شوێنی تریشمان بردن کاک دەرواز کێ هاوکاری و پاڵپشتیتانەکان لە دابینکردنی شوێن لەو ئەوە مامۆستاکان ئاماژەت بەوە کرد کە خۆبەخشی و بیانی ئەمڵێنەوە بێ بەرامبەرە ئەی بۆ دابینکردنی شوێن ینی شوێنتان چەندێکە تا چەند دەتوانن بە ژمارە چەند منداڵ وەربگرن وەڵای من لێرە زۆر سپاسی ئەنجومەنی کۆمەڵی دادگەری تەکیەکەم بەڕاستێکی هاوکارێکی زۆر زۆرمان بوونە هەم لە تەکی هەم لە بەردەخارمە لە بازان وڵای پیان نەگوتمە ئەو بیناکەی بۆ خۆتان بەس دەرزی تا بڵێنەوە کێشەمانی ئێمە کاتیان پێداوین مامۆسای بە پێتوانم بۆ دابین کردوین ینی هاوکارێکی سەرەکیمان بەڕاستی ئەنجومەنی کۆمەڵی دادگەری لە ئەم جۆرە خولانە لە ڕووی مادی و پێویستی بە هاوکاریکردن هەیە کەسانێک هەبن هاوکاری تام بکەن ئەو پێداویستیانی کە دەتانێت بۆتان دابینکەن یاخود بتوان مامۆستایەک کە لە دوورەوە دێت بتوان مەسرفەکەی بۆ بگەڕێنەوە ڕاست ئەمە وەکو ئاماژم پێکردێت لە تایبەتمەندەکانی خولەکە خوێندنەوەی کتێبە ئەو تەلەبەی کاڵەسە چالاکیەکێ بێ ئێمە لە بەرامبەرە بۆ دەرزیدات و کتێبەکەینە دیاری بۆی بەڕاستیەکەی پێویستمان بەلانی هاوکاری مادی هەیە هەر شخصی هەر کەسە بێت سەرخەت ئێمە ئەم خولە ئاماژ لە خولەکە زیندوکردنی ئەخلاقی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێمەش کتێب بە دیارە بەخشنە خوێندکاران فێرخوازانی خۆمان بەس بە ئومێد دەوەی کە ئەم خێرخوازان کەمێک لە تۆڕ کۆمەڵاتەکان دوورکەونەوە کتێب بە بەردەوامێکن بە دیاری بڵێن بە تایبەت لە ئاهەنگی کۆتاییە لە پاش بڕۆنامەکە حەلەکە بڕۆنەوە کتێبێکشان پێ ئەدەین بۆی ئەم تەلەبێت جاوە لە وەرزی هاوین پارەکە کتێب پێبەخشی و ئەم ساڵ هەدە کتێب باس کردووە کتێمە سپاسانەکەم ئەم کتێبە هی پارەکە بێ پێشەشی من تا کرد من ئەم ساڵ لێرە باسەکەم واتە ئەو کتێبانش بە ئامانج ئەوکەین بەس بۆی فێرخواز کەمێک لە تۆڕە کۆمەڵاتەکان دوور بکەن باشە کاک دەرواز پرۆژە و پلانت چییە بۆ داهاتوو وەگەوەی کە ئاماژەت شت بەوە کرد کە ئەگەر پێ خۆشە کەسێک بناسی کام پرۆژە و پلانی پێ بڵێ بخەیتە سەرڕێکە لەسەر جەمشار و چارشکەکان ئەم پرۆژەیە بەردەوام بێت و لەق بکرێتەوە پرۆژەی خۆت چییە بۆ داهاتوو بیداهاتی خولەکە دەستمان پێکرد گوتم نابێت تەنها لە تەکی ئەم خولە بوەستێ ئەبێ ئەم خولە درێژەی هەبێ چونکە خولەکە ئاماز لە خولەکە زیندوکردنی ئەخلاقی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ من شەرم کەم لێکی ڕۆژە جوانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەنێو گەنجانە بڵاوکەمەوە وێ لە ساڵی پێنجەم کە ئەم ساڵەکە سپاس بخوا لقمان هەبوو لە بەردەخارمان و بازێنش بەرنامە ئینشاڵڵا بۆ ساڵ داتوگە خوای گەورە تەمەندە لەگە سکرتاری تاقسەکەم چونکە ئەو دەستی بە هەموو شار و شاوچەکانی هەرێمی کوردستان ئەگات بەرپرسی ناوەندەکانی ئاگادار بکرێتەوە فکری خولەکان پێ لە ڕێی قوتابێن چونکە خولی ڕۆژبەرزی چالاکیی لقیتەکی ڕێگەڵیانە دانیشتون بە تایبەتوانی سلێمانی باز لە پرۆژەکە تام بکەن و باز لە پلانەکان تام بکەن و کە ئەوانیش هاوکاری تام بکەن وڵی هێشتا ئەو دەرفەتم نەڕاستاوە باز ئمێ دەکەم ئینشاءڵڵا لە دوای جێژنی قوربانی پشتبەخوا لەگەڵ ئەم پرۆژەیە تۆ بۆ ئەم دۆخی ئێستا بۆ ئەم قۆناغی ئێستا چەندە گرنگە بەڕاستەکەی وەکو ئاماژم پێکرد فیتنەم وەکو لێزمەی بارانەبارێ داوا لە هەموو چین و توێژەکانەکەم داوا لە هەموو مامۆسانێکی بەڕێز دەکەم تخوا وەرنە سەر خەت ئەخلاقی گەنجان لە ناوچوو واللهی تەبی واللهی لە بازیان بەگەندێکی کابوتی مامۆسا ئەو مناڵەکەم پۆلیەکی سەرەتایە کوتی قسەی وان پێ من لە ڕوم نالێرە باسیکەم مادام لێشایی فیتنە زۆرە بەڕاستی پێویستە قۆڵی لێ ماڵێ قۆڵی لێ هەڵ ماڵی بەڕاستەکەی ئەوەی کە لە توانەمان هەیە درێخی نەکەین بەس لە دایک و باوک تا چەندە هاوکارن بۆی منداڵەکان بێن بەشداری و پرۆژانی ئێوەی پێ بکەن واللهی دایک و باوکان تا ئێستا مام دایکێک ناتوە لەسەر خەت بڵێ مناڵەکەم چۆنە باوکە وتی مامۆستا ئەو مناڵم تەسلیمی جەناب دەکەم لەبەر ئیش و کار پێم ناکرێ بەس بێنە بە ئەو خولەی خۆتان قسەتان لەگەڵ دایک و باوکانە کردو دواتر کە بوون بەشداری کردو لە پرۆژەکەی ئێوەدا و
بەدایک و باوکە بڵێنەرێ کاریگەری هەبووە ئیسفادەش لێ کردووە ڕۆشتی گۆڕاوە ینی شتێ لەو بابەتە دواتە لەگەڵ خێزانی و کەسانەدا قسەتان نەکردوێتەوە بەرنامەمان ئەمسا بەرنامە دانا بکەین شڵک و بنەوە بەدایک و باوکانی تاوای فێرخوازان بکەین بەس یەک ڕۆژێک برایەک کاوڕێیەکی نزیکی خۆمە فەرمی خوی لەواتی ئەو خوشکم لە خولی بەرهەسا بەشدایک و هەساکم گۆڕاوتم بۆ وتی وەڵای وازی لە گۆرانیەنەوە کەم تا زۆری کە پێشە هەڵاپەری وازی لە هەموو شتێکێنەوە ئەلحەمدولێسا زۆر ملتەزیم و دیندارە وەڵڵاهی دڵم ئەوەندە پێی خۆش بووە مەزانی هەموو دنیا منە بۆیە سپاس بەخوا لە زاری دایک و باوکانەوە ئەوەی کە پێمان گەشت چەند ڕژەکەش کەمە سپاس بەخوای پەروەردگار سوود و ئیسفادەیەکی زۆریان کردووە بەس پرسیارەکەی جە نابێت کە تا چەند ئەم خولە لە ئێستا گرینگە ئەسا سێرێکی من بەم تەمەنەوە وەڵڵاهی شەرمەکەم لە بەرامبەر کابرایەکی بە تەمەنە بە قورئان قازرێژ بکەم کەچی سێک لە تۆڕە کوڵاتەکان بە شوازێک نمایشەکە بە شوازێک هەڵپارکیەکانی من شەرمەکەی لە بەڕاستی لە سیرکردنیشی بۆی ئێمە زۆر لە خولەکەمانە مامۆسانی بەرەس ئەو ڤیددیوانی بەدە لە ڤیددیو ئەخلاق و جوانەکان ئەو ڤیددیوانی کاریگەری لەسەر کۆمەڵگا دروست کردووە کە کۆمەڵگای تێکداوە ئەم ڤیددیوانە ئەهێنین و لە پێشەشی فێرخوازانێکین بە تایبەت فستیڤالی ڕێنەکان کە چەندی ڤیددیومە پێشەش کردوون نەکە ڕۆژێک لە ڕۆژان بەدڵیش ئارەزوو بکەن بچنە ئەو فستیڤالەوە چونکە ئەمە تەنها نمایشێکە بەڵام لانی ئەخلاقی کۆمەڵگا هەمووی تێکەدا ئەم ڤیددیوانە پیشاندین بە ئومێدێک کە گەنج حەز و ئارەزوی بۆ نەجوولێ ڕوونکردنەوەی لەسەردین ئەمە تەسویرەکەی ئەمە ڤیددیۆکەیە ئەمە ئەو خوشە بەڕێزەکە لەسەری بەداخەوە کوژرە بۆیە تەواوی ئەم ڤیددیوانە پیشاندین بە ئومێدەوەی کە تەلەبە دڵ و ئارەزوی بە ئەم خولانە بۆشان نەڕوان کاک دەواازی ئەمە هیچمان نەما خۆ دەگەر شتێکمان بێ کۆتا پەیامت کۆتا پەیام تەنها لە دوو خەڵا و کوردەکەم یەک داوا لە هەموو لایەنەکەم تکایە بە جددی وەرنە سەرخەت نە حەزانی ئیسلام بە جددی هاتوونتە سەرخەت بۆی ئەخلاقی پێغەمبەری خوا ناشرین بکەن توخوا ئێمەش بە کەم تا زۆر ئەو لە توانەمانە هەیە توخوا با درێخی نەکەین مامۆسانی ئەنی کاتان لەکەم بۆ نەسەر بەرناو گەنجانەوە گەنجانێک زۆر پێویستی بە ئێوەیە گەنجی با پرسیارەکە تا ئێستا لە ڕوون چون بە باوکم لە غوسڵ دەکەم بۆی بەڕاستی پێویستە مامۆسانی ئاینی مامۆسایکی بەڕێزم باکە ڕۆژی مامۆسایکی ینی کۆمەڵی خوشکانی لە خوشە بەرەزان و برانی بەرز پرسیارەکە کە تا ئێستا لە ڕوان ناتوو لە دایک و باوکی خۆیان بکەن دوور سپاسی جنابتانەکەم خی گەورە پاداشتان بێتە بۆ ئەم دەرفەتە ئومێد دەکەم باسکردنی ئەم فکری خولی ڕۆژبەرزە بۆ تاوی شارەکان هەمی کوردستان مەڵا بکرێت ئینشاءالله مامۆستا دەواز لێر زۆر سپاس بۆ ئامادەبوون دووبارە زۆر بەخێر بێمە بەخشی بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بووبێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ دەسوور سپاس